بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ بێت ئازان و خۆشەویستانمان دەخوازین کە هەموو لایەکتان تەندروست باش بن ئینشاءالله تاعەت و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت ئینشاءالله بۆ بەتایبەتی تر شەوی ڕابردوو ماشەڵڵا مسلمانێکی زۆر لە نێو مزگەوتەکان لە نێو ماڵەکاندا دانیشتن و عیبادەت و پەرستشێکی زۆریان ئەنجامدا ئینشاءالله بێتە توێشوویەکی گەورە بۆ ڕۆژی دواییمان و لەگەڵ سەرجەم عیبادەت و ڕۆژوو بەشەکانی دیکەدا خۆی گەورە لێمان قبول کات. خۆشەویستانمان لە بەرنامەیەکی نوێی گوڵستان ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کاک شێخ لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین دەخوازین کە بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ. کاک شێخ سڵای خوا لێت. سڵای خوا لێت. باشە خوا باش الحەمدولله سەلامە بیەخوا. بەڵێم کاک شێخ زۆر جا بیرەکەم ئەوەی لەگەڵ تۆ بێت یعنی ڕەفیق برادر پیر نابێت دایم پێکەنین و گاڵتە و بەدەر لەوەی کە کاری بانخوازی سیفەتێکی زۆر جوانە هەیە دانی توێ هەمیشە هاوڕێ و برادروانە جا من هەر پێش بەرنامە دایمتر زۆ پێکەین پێکەوە خۆلەش ساوی بیکاکتەنەرگیان سواسانەکەم سەرکەوتوو بن. بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێ بێت. شەوێکی زۆر زۆر مبارەکتان بردە سەر ئینشاءالله لە ماڵەکانتانە لە مزگەوتەکانە ماشەڵڵا مزگەوتەکانی کوردستان کاک دانیار یعنی جمەیە هات یعنی وای لێ هاتوو بەڕاستی من لە مزگەوتێک بووم هەر ڕێنە بوو بەڕاستی بچیتە ژوورە زۆر دیمەندێکی زۆر جوان بوو. خۆی گەورە وەری بگرێت. ماشەڵڵا گەنجیش زۆر شوێنەکانی دیکە مثلا ڕۆژەڵات شوێنی دیکە بارچەکانی دی کوردستان کەمتر لەوانەیە گەنج بەس لای ئێمە الحەمدوللا گەنجێکی زۆر بەشداریەکە. ماشەڵڵا من ڤیدیۆیەکم بینی لە دەی نەجار لە کوردستانی ڕۆژهەڵات لای پاوە مزگەوتەکە ماشەڵڵا هەر جمەیە هات بە تەواوەتی ئێمە لێرەوە بەڵێ ئیمشەو شەوی 27 ماشەڵڵا ڕێز و سڵاوی زۆر زۆرمان هەیە بۆ بینەرە خۆشەویستەکانمان لە مەریوان لە پاوە لە سنە و هەمهابات و هەموو شارەکانی کوردستان و هەموو لادیەکانی هەورامان و کوردستان سڵاوێکی زۆر زۆر گەرمتان لێکەین دوعای خێرتان بۆکەین. ئێوەش دوعای خێر بۆ ئێمە بکەن ئینشاءڵڵا لەم شەو مبارەکانەیە خۆی گەورە بیکاتەمایی خێر بۆ ئێمە و بۆ ئێوە بۆ هەموو لایەک ئینشاءڵڵا سەرفراز و سەرکەوتوی دنیا و قیامەت بن. کاکشم جلانە مەهاباتیە مەهاباتیە ماشەڵڵا ماشەڵڵا زۆر جوان لێ بە قوربانم ئازان و خۆشەویستانمان لەو تەوەرانی کە پێشکەش بە ئێوەی ئازوو خۆشەویستی دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا هاوشێوی تەوەرەکانی دیکە کە لەم چەند ڕۆژانەی کۆتاییدا هەمیشە بەردەوام باز لە عیبادەتەکان باز لە ئەو پرسشانە دەکەین کە لەم شەوانی کۆتاییدا گرنگە ئەنجامی بدەین و کاتەکانمان بە فیڕۆ نەدەین. حتمما تەنها خۆی باڵادەست هەرچەنە کۆمەڵێک معجزە و کۆمەڵێک شتی دیاریکراو هەیە کە شەوی قەدر دیاریکە بەڵام وەک پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه و سلم جێبەجێ کردو ئەم دەشەوی کۆتایی سەرجەمیان دابنیشین عیبادەت بکەین ئینشاءالله یەکێک لەم شەوانە بە نسیبمان بێت و شەوی قەدر بێت و ئەو عیبادەتە گەورانی کە خێر و پاداشە گەورەی کە تیایدایەتی بە قسمەتمان بێت. لەم تەوەرێشمان دەماوەسایەکی ئاینیمان لەگەڵ دەبێت باز لە گرنگترین پەرستشەکان دەکات باز لەو دەکات کە کۆتا ساتەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان چۆن تێپەڕێنین و چۆن عیبادەتەکانمان ئەنجام دەین. لە تەوەرێکی دیکەی بەرنامەکەماندا کە بابەتێکی تەندروستیمان بۆ هەڵبژاردوون کە پەیوەستە بە گۆڕانکاری وەرزی پێویستە بە وەرزەی ئێستا کە بوونی هەویش هەستیاری وەرزیە زانین هەستیاری وەرزی چییە هۆکارەکانی چین چۆن توش دەبین چۆن خۆمان پارێزین زۆر جا باز لەوەش دەکرێت کە شێخ دەرزی بەکانێت لە نێو ئەو نۆرینگەوانی کە لە لا کۆڵانەکاندا هەن ئەم پزیشکە باز لەوە دەکات و گرنگترین ڕێنماییمان پێدەدات و ئەگەر دەرزی دیکادرۆن دیکسۆن ئەو دەرزیانی کە ینی چارەسەرێکی بنەڕەتی نییە بۆ ئەم حساسیت و ئەم هەستیاریە بەڵام کاتی بۆ کاتی ئەو کەسە ئیسراحەتێکی پێکا کامە فێڵەکە لە جستەیەکات بەڕاستی کاریگەری زۆر خراپی هەیە باسی ئەومان بۆ کات کاریگەری بێتە سەر بەرگری جەستە بەڵێ لەسەر گوشی لەسەر بەرگری جەستە لەسەر لە بەرنامی پیامی ڕۆژە زۆر بێگومان پزیشکی پسپۆری ئەم بابەتانەمان بان کردو کاکتۆ ئاماژە بۆ دەکەن ئەم پەتایە ئەگەر سووری خۆی تەواو کە مەناعە دروستەکە جۆرە ڤایرۆسێک دروستەکە دواتر ئەگەر تووشیشبی کەمتر لەوانەیە ینی خۆی تێپەڕێنێ زۆ باشە بێ. خۆشەویستانمان لە تەوەری سێمی بەرنامەکەشماندا باز لە هاوکارەکانی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین. گومانی تێدانێت دەستگای خێرخوازی بەخشینێکێکە لەو دەستگا کاریگەرانی لە هەرێمی کوردستاندا لە بەشێکی زۆری شار و شارۆچکەکان تەنانەت دەرەوەی هەرێمی کوردستان وڵاتانی دەرەوە بەشەکانی دیکەی پارچەکانی دیکەی کوردستان تەنانەت مسلمانانی غەزدا توانیوێتی هاوکاری بگەێنێتە ئەو بەشانی دیکەش و لەم ماگی پیرۆزی ڕەمەزانەشدا کۆمەڵێک هاوکاری کۆمەڵێک خێر و خێراتێکی ئەجگار زۆر باشی پێشکەش بە هەژاران بەلێ قەوماوان
بە منداڵانی بێباو کردووە دواتر هەم باز لە گەورەی بەخشین دەکەین هەم باز لە کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین کە دوو میوانمان دەبێت و گفتوگۆیان لەگەڵ دەکەین. تەمان لێرە شۆ شێفدیار ئێمە هیچمان لەگەڵا نەوت شێفدیار سڵاو لێبێ شەو لەیلەتە قەدر چۆنە بردەسەر شێفدیار؟ وەڵی شکر بەخوا فریاکەوتم باش بوو سعات 11 ڕۆژم سعات 2 هاتمەوە زۆر خەومە هاو زۆر سەلام بیاخەوە تۆ بەدەل لێرە ئیشی دیکەش هەیەانی لە دەرەوە بەڵێ لە ش ساابخوا ئەرێ وڵاتر ئێرە ئەوێ خۆمە ژۆڵ کردو بەزیم شەوم لە دەست نەدا بەڕاستی یاخوا لە ش خێر بۆ قۆڵیکان انشاءالله دەست خۆش بێت تۆ سڵاوی خەڵکی مەریوانی پێگاندی ئەرەوەڵا خەڵکی مەریوان بە تایبەت پیاوەتی سەڵاوتان پێ بگەن بە تایبەت ئێمەش سڵاوان هەیە بۆیان سەلامەت کاک دانیار تاوان ئێمە بەرەو کۆتایە کشەوەکانی کۆتاییە ڕۆین کە ئەم شەو شەوی 28 ئینشاءالله و 29 ئیتر ڕەنگە شەویستی دانەنیشین هەرچەند یەکێک لەو شەوانەی کە عیبادەت زۆر گەورەیەتیایە کاک دانیار بەڵخۆی ڕەنهاتوین لەگەڵا شەوەکانی جەژنی قوربان جەژنی ڕەمەزان هەتا گەریسان بۆی بکرێت دەدەقە چارێکێکە لەسەر بەرماڵەکەی بمێنێتەوە تۆزە قورئان خوێنێ دوعا بکات یعنی شەوێکی زۆر پیرۆزە بەڵێ دوای ئیشا تا نوێژی بەیانی لە هەر کاتێکا بۆتان کرا یعنی یەکێکە لە فرسەتە زۆر باشەکان کە عیبادەت بە سونەتی پێغەمبەری خوا صلی الله زۆر گەورەیەتیایە یعنی بەڵام زۆربەی کات بڵینەوە نیە شەوی جەژنەوە ئیتر پەل و هەیە وەکو ماوەسای جافەرانی ماوەسا و شاروتی تا یەکی شەو لە دەرەخانە تا بەریەک تاوانەوە بەرنامەیەکی خۆش بانە بێ ئینشاءالله بۆ جەژنی ڕەمەزان بۆ جەژنی ڕەمەزان بەڵێ ئەوتی تا سعات 1 و 2 لە دەلاکس ئیتر نوکتە خۆشەکانی ماوەسا و شیار حتمما ئینشاءالله بەرنامەیەکی تایبەتمانەوێت ئینشاءالله طبعا ئەم شەوانی ماوەمانە هەوڵ بین ئینشاءالله ئیهمالیتیانەکەین گەرم و گوڕبینتیایە وەچەنێ بۆمانەکرێت ئیتر فرسەتی عمرە و خۆی گەورە خۆی ئیزانێت ساڵی ترم کاتانە کێ ئەمێنێت کێ نامێنێت کێ توانای ئەمێنێت کێ توانای نامێنێ بەڕاستی ینی تۆ جاری وهەیە کاک دانیار من پیاوێکە گەنجیشە ینی بەڕاستی ئێستا جەڵدەلیاوە سێرەکەی زمانی نییە قسە ناکە هیچ ناکاتەی پار ڕەمەزان ڕەنگە زۆر لەو پەڕی سەحەت و ڕۆبەری باشیا بوو بێت یا هۆشی تەواو بوو بێت بەڵام ئێستا سێرەکەی ینی هەتا توانای نوتق و قسەکردنی نەماوە خۆی گەورە شیفا بۆ ئەو بۆ هەموو نەخۆشەکانی تر بنێرێت ئینشاءالله ئێمە ئەم شەوانە بیرمان نەچێت کە سوکارێکی زۆرمان هەیە نەخۆشەوە دۆست و خۆشەویستێکی زۆرمان هەیە داوای دوعای خێرمان لێکە دوعایان بۆ بکەین و خۆی گەورە بیکا بە شیفا بۆ هەموو نەخۆشەکان سەبریان پێ ببەخشێ ئارامیان پێ ببەخشێت و لە میحنەت و ناڕەحەتیەکانی سەرجەکە ڕزگاریان بکەن ئینشاءالله ئەگەر میوانەکەمان ئامادە بێت بەخێر هاتن کیمزانم هاتۆ ماوەستا ماوەستا گیان فەرموو خۆ بەخێر بێ سەرەت چ ماوەستا گیان بەخێر بێ عەلەیکوم سەلام ماوەستا گیان بەخێر بێ باشە قوربان خۆ بەخێر بێ فەرموو بەخێر بێ فەرموو ماوەستا گیان فەرموو زەگەم لێرە دانیش بەخێر ماوەستا گیان خۆ بەخێر بێ خێر بەسەر چاومە بەخێر بێ یاخۆ خۆ بەخێر بێ ماوەستا گیان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمادا ماوەساش بە بینەران بناسین ماوەسا ناسر مستەفا ماوەستای ئاینی لەم تۆرێ لەگەڵمان دەبێت باز لە کۆتا ساتەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان دەکەینەوە گرنگترین عیبادەتانی کە ئەنجام دەدرێت ماوەسا گیان یەخۆ بەخێر بێت سپاس بۆم دەرفەتە خێر بێ دەستیەوەش خۆش بێ سەرکەوتوبی ئینشاءالله خوا سەلامت مامۆستاکە لەوە دەست پێ بکەم خۆی باڵادەست ینی حکمەتی تێدایە کە شەوی هەڵبژاردووە و ئێوێ ئێمە زیاتر لە شەوە عیبادەت و پەرشەکان ئەنجام دەین و بۆ ئەم حکمەتە لە چی داوێت بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه أجمعين زۆر سپاس بۆ میوانداریە دەستان خۆش یاخۆ سەرکەوتوو بن طبعا یەکێک لەو عیبادەتە گەورە و تایبەتانەی کە ئەکرێت لە شەواندا ئەکرێت کە ئەویش یەکێک لەو عیبادەتانە بەگشتی لە ساتەکانی ساڵدا ئەکرێ هەموو شەوەکان شەو نوێژە بە بەڵگەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر زۆر باسی گەورەی شەو نوێژی کردووە و عیبادەتە تایبەتی کردووە بۆیە بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەو کەسەی کە هەڵ ئەستێت لە شەودا دوو ڕکعات نوێژ ئەکات یاخود هەر نزاو پاڕانەوەیەکە کا بینی خۆی و خی گەورە نزاو پاڕانەوەکەی لێ وەرئەگرێ و ئەگەر نوێژیشی کرد بەڕاستی لە بینی نوێژەکەی و دەست نوێژەکەیدا هەردوو ئاو نزاو پاڕانەوەیکی کرد بێ خوا لێی خۆش بێ بۆ لەبەرەوەی ئەمە شتێکە بینی خۆی و خوای ئینسان
لەوانەیە لە ڕۆژدا هەر عیبادەت و تاعەت و خواناسیە بکەین خەڵک بوت بینێ شتێکت بۆ دروست بێ لە ڕیا و ئەوانە بەڵام لە شەودا لەبەرەوەی تو هەر بینی خۆت و خوای بۆیە بەڕاستی ئەم عیبادەتە زۆر تایبەتە هیچ ڕیایەکی تیانێت چۆن خوای پەروەردگارە فەرمێ ڕۆژوو بۆ منە و بەس بۆ خۆم ئەزانم پاداشتی دەمە بۆ لەبەرەوەی لە ڕۆژودا ڕیانە ئەو کەسەی کە بە ڕۆژووە لەوانەیە لە بەرچاوی خەڵک بتوانێت شت بخوا بەڵام لە بینی خۆی و خوادا کە پارێزگاری لەو ڕۆژۆ کرد بۆیە ئەو ئەجر و پاداشتەیە لە شەویشدا هەموو عیبادەتەکان بەو شێوەیە لەبەرەوەی خەڵک ئاگای لێ نییە تۆ ئەم کەسە کە هەڵ ئەستێتەوە لە شەودا هەر عیبادەتێکەکە نوێژەکە قورئانە خوێنە زیکرەکە دوعاءەکە هەر شتێکی ترەکە بینی خۆی و خوایە بۆیە بەڕاستی ئەو عیبادەت لە شەودا لەبەر ئەوەیە کە ڕیا و بەشی هیچ کەسێکی تیانێ هەمووی بۆ خوای بۆیە ئەوەندە دەرەجە و پلەپایی گەورەیە مامۆستاگیان ئەم شەوی ڕابردوو کە شەوی 27 یعنی هەموو ئاڕاستەی مسلمانان و گەرم و گوڕی مسلمانان ئەکەوێتە بەتایبەتی شەوی 27 کاردانیان مزگەوتی ئێوە و قەرەباڵغیەوە چۆن بوو مامۆستا بۆ شەوی وڵا سوپاس بۆخوا هەموو مزگەوتەکان قەرەباڵغ بوون ئەو مزگەوتە ئێمە ژێکێک بوو لەو مزگەوتانەی کە مزگەوتەکەمان بە حەجم بچووکە بەڵام ئەوەندەی خەڵک لێ بوو ماشەڵڵا هەرجێ نابەوە سوپاس بۆخوا یعنی بەڕاستی ئەوەی کە ئەیبینی لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە فەیسبوک و هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڕاستی هەر مزگەوتێگەی و بینی و ڕسم و وێنەکانی دا ئەبەزی بەڕاستی جێی دڵخۆشکردن بوو بۆ ئێمە و بە تایبەت بۆ هەموو مسلمانانی جیهان بۆ لەبەرەوەی بەڕاستی لە زۆر شوێنی تر هەیە لە زۆر وڵاتی تر هەیە لەوانەیە بەو شێوەیە گڕوتینی مزگەوتەکان نەبێت لەوانەیە هەر لە چواردەوری خۆمان سواز بۆخوا کوردستان وڵاتی خۆمان بە تایبەت بەڕاستی مزگەوتەکان قەرەباڵغن لەوانەیە بڵم لە 170 بۆ 80 هەمووی گەنجن ئەوەش بەڕاستی جێی دڵخۆشیە بۆ لەبەرەوەی لە زۆر شوێنی تر هەیە لەوانەیە چۆن لە هەشتاکانە هەر لە وڵاتای خۆمانە هەبوو ئەوەی کە گەنج و عیبادەت و نوێژی نەئەکەی گوجارە گەنجم پێویستیم نییە و لەوانەیە گوناه بکەم و تەوبە بکەم و ئەوانە بەڵام سوپاس بۆ خوای پەروەردگار ئەویش فەزل و گەورەی بەڕاستی ئەم حیزبە ئیسلامی و ئەم داعوەیە کە هەیە لە کوردستانە بەڕاستی جێی دەستخۆشیە یعنی فەزل و گەورەیەکی گەورەیان هەیە بەسەر ئەم خەڵکەوە بەوەی کە ڕێنمونی خەڵکەکەم بۆ دینداری و مسلمانەتی خواناسی من پرسیارێکی شخصی لە مامۆستا ناسڕەکەم کار مامۆستا جەنابەت چۆن چوویتە سلکی فەقێتی و مەلایەتی و حەزەکەین ئاوتۆزە باسی ئەومان بۆ بکەیت کە سەرەتای عومرێکێ پاڵی پێوە نایکێت دەفعی کردیت حەزی کردکەوە ئەم مهنە مبارەکە هەڵبژێری وەڵام طبعا هەموو کەس یعنی لەوانەیە لە هەر ئیشێک و هەر کارێکە کە ئیگرێتە بەر لەوانەیە کۆمەڵە کەس هەبێت یعنی هەند ئەو کەسانەی کە لە چواردەورین لە دایک و باوک و برا و خوشک و کەس و کار بەڕاستی دڵسۆزی بن بۆ ئەوەی حەز بکەن میهنەیەک هەڵبژێرێ بەڕاستی منەکەم میهنەیەم هەڵبژار لەوانەیە زۆر هاندانی باوکم بێ بە ڕەحمەت بێ زۆر یعنی ڕێنمونی ئەکردم هاریکاری ئەکردم مامۆسای بۆ پیا ئەکردم ئەوە کۆمەڵە ڕەفیق ئێمە لە مجەمەعی پیرەمەگرون بووین ئیتر من لەوانەیە فامم کردبێتەوە لە 7 ساڵی و هاتوچۆی مزگەوت دەکەم سوپاسی خوا ئەەکەم ئەوە شەر فەزل و گەورەی خوایە ئیتر بە هاندانی باوکم و کۆمەڵێک مامۆستای خزم و کەس و دۆست و ئەوانە ئیتر خوای گەورە فەزلی ئەوەی لەگەڵ کردین کە خزمەتکاری ئەم دینە بین الحەمدولله مامۆستا چی بکەین لەم شەوانەدا ئەو عیبادەتانی کە ئیکەینە و شۆ نوێژانی و قورئانی خوێنین چێژی ئیمانیمان پێبەخشێت بگا بە دڵ لە دڵەوە دڵخۆشبین بۆ عیبادەتی کە ئیکەین هەست بکەین کەمان و نابینانی تا زیکی بەرەبانێمە ئەمێنینەوە لە عیبادەت و لە پرشەکاندا واللهی هەموو عیبادەتەکان وەکو یەکێک لە زانایانە فەرمی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ جاری وایە ئینسان عیبادەتێکەکە زۆر بچووکە کارێکی خێرەکە زۆر بچووکە بەس لەبەرەوەی نیەتەکەی زۆر گەورەی لای خوا زۆر گەورەیە جاری واشەی ئینسان بینی خۆی و خوا عیبادەتێکی گەورەکە کارێکی زۆر گەورەکە بەس لەبەرەوەی نیەتەکەی خەڵکی تریکی تایە و بۆ ئەوەی تایە بڵند پیاوی چاکە و مسلمانی چاکە و بەخوا ئیشی گەورەکە لە لای خوا ئیشەکەی بچووک ئەبێتەوە بۆیە بەڕاستی هەر عیبادەتێک بکەین ئینسان هەر شتێکی کرد لە کار و کردەوەی چاکە ئەبێ یەکەمین شت نیەتی خالیس کاتەوە پاک کاتەوە بۆ خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا و بەڕاستی وەکو ئەوەی کە زانایانە فەرمونون لە دوان نوێژە فەرزەکان و لە دوان ڕۆژووی فەرز بەڕاستی گەورەترین عیبادە دەگەر ئینسان بتوانێت لە خزمەت قورئاندا بێت بۆ لەبەرەوەی قورئان زیکری خوایە کەلامی خوایە هەموو عیبادەتەکانی تایە قورئان ئەوەی کە من هەموو جارێک ئەڵێم ئەوەی کە ئینسان بۆ خۆی قورئان خوێن بێ و قورئان بزانێ ئەوە باشە ئەگەر نەیتوانی لە ڕێی مۆبایلەکەی و لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ئیتر هەموو ئەو شتانە بەڕاستی ئەمە فەزل و گەورەیەکی گەورەیە و ئینسانی لەبەرەوەی شەوەکانیش درێژە ناتوانێت قورئان بخوێنێ
لەوانەیە ماوەی قورئان بخوێنێ و بێتاقەت بێ بەشێکی تری بە عیبادەتەکانی بە دوعا بەسەر دوعا لەوانەیە بۆ نمونە زۆر ئیلتیزاماتی نەوێت لەوانەیە کابرا بە ڕاکشانی شەو بتوانێت دوعا بکە بەشێکی تر زیکر و تەهلیلە بکە سڵاوات بدا لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵامی تر هەموو ئەم عیبادەتانە بەڕاستی بەچی گەورە ئەبن ئینسان بەچی تامیان لێکە بینی خۆی خوا نیەتی پاک بێ و بۆ ڕەزامەندی خوا بێ ئینشاءالله سود و ئیسفادەی گەورەی لێکە هەر تۆزێ فتوای پاڵکەوتمان بۆ مێ هەر پاڵکەوتی نەخەوی وڵات داخل هینە جاری وایە هەندێک بۆ نمونە ئێستا نوێژە بێ بە پێوە بێەوەی کە بتوانێ وەکو پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم بەڵام زیکر وەکو قورئانە فەرمێ ئەتوانێت بە پاڵکەوتنەوە وڵای تر ئینسانە بێ ئەبێ یعنی ئەو لایەنەشی هینی بکە یعنی ئەو لایەنی خەو ئەوانش کاتێکی بۆ دیاریکە خۆشەت نییە جاری وایە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئەو کەسەی کە بە ڕۆژووە ئەگەر لە ڕۆژدا بێ یاخود لە شەودا بێ تەمان ڕۆژوو بە ڕۆژە ئەفەرمی ئەگەر خەویش بوو مادام بە ڕۆژوە خەوەکەشی خوا بە عیبادەت بۆ ێنووسێ ئەم شەوانش ماوە ساحەی سەبرین هیلاکە سەعاتێ خەوێ 2 ساعتە خەوێ دوای هەڵەسێتەوە یعنی ئەوەش هەر ئینشاءالله ئەجرەکەی هەردەست ئینشاءالله ئەوەش ئەجرەکەی دەستەکەوێ بۆ لەبەرەوەی ئەم کەسەش بەڕاستی جاری وا هەیە تۆ ئەگەر فتوایەکی ژەدەی قسەیەکی ژەکەی بەڕاستی ئەبێ لایەنی ئینسانەکان هەموو مرۆڤەکان بخوێنیتەوە ئەو کەسەی کە بۆ نەکرێکارەکە ئیشێکی هەیە دەوامێکی تۆ بڵێ بێ هەر شەوکار هەمووی بە خەبەربی کابرا لەوانێ باین دەوامەکەی بۆ نەکرێت لەوانە ئیشەکەی بۆ بکرێت کە تۆ ئەم ڕێگایی بۆ ئەدۆزیتەوە ئەبێ ڕێگای مەعیشەتەکەشی بۆ دیاریکەی لەبەر ئەوە یعنی دینیش ئەوە نییە خوای گەورە بە گەورەی خۆی فەرمێ یورید الله بكم اليسر ولا يريد بكم العسر خوا ئاسانکاری ئەوێ و ئینشاءالله جاری واشەیە بینی خۆت و خوا لە کاتێکا لە ساتێکا دوعایەکەی نزایەکەکەی لەو کاتەدا ئیتر ئەو کاتە مبارەکەی خوا قبوڵیە کات و ئینشاءالله بەر ئەو ئەجر پاداش لە گەورە یەکێک لە ئیمامەکان مامۆستا شتێکی بیرخستمەوە فەرمێ بیادەمینە بە لە خزمەت جەنابتان ئەفەرمێت هەڵسا شەو نوێژی کرد کوڕەکەیشی لەگەڵی هەڵسا کە شەو نوێژیان کرد دوایی کۆمەڵی میوانیان هەبوو وتی باوکە باش ئەوان بۆ هەڵناسن نوێژی خۆ خۆزگە توێش بخۆتی کە ئەو قسەی نەکرد یعنی جاری وا هەیە ئینسان ئەگەر خوا نەخواسە بە عیبادەت غروری بۆ دروست بوو نەیکا باشترە هەروە یعنی خەتەرە بەڵێ خۆی زانی چۆن عیبادەت مادام ئەم عیبادەتە ئەم ئیشە ئەم هەڵسو کەوتەی من و تۆ ئیکەین لە هەر شتێکا بێ لە نوێژا بێ زیکر بێ قورئان خوێندن بێ ڕۆژ و بێ کورە سەدەقە و خێر و ماڵبەخشین بێ کورە قسەی چاک بێ نەسیحەت و ئامۆژگاری بێ ئەگەر مەبەستمان پێ عیبادەتە واتە مەبەستمان پێ ڕەزامەندی خوایە و جۆڕایەڵی خوا و پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئیتر تۆ نابێ بەشی کەسی کەی تیابێ بەڕاستی و ئیتر تۆ هین نییە ینی وەکو زۆرێک لە زانای ڕەحمەتی خۆیان لێ بە جاری وایە قسەیان کردووە خەڵکێکی زۆر بۆیان کۆبۆتەوە جاری وایە بۆ زانای گەورەشە بۆ خەڵکێکی کەم بۆی کۆبۆتەوە توێتی من ئەگەر کەسێک یەک کەس بە قسەم کا و بە یعنی ئامۆژگاریەکانم لێ وەرگێ بۆ لای خوا بەسە بەڕاستی ئەوەیە دینداری و مسلمانەتی بەوە نییە تۆ ئیتر ئەبێ هەموو جمگەکانی سرت هەموو کاتەکانت هەر دینداری و مسلمانەتی بێ بۆ معنایی تۆ لەوانەیە کاتێکە بێ بۆ نمونە نوێژەکەی بەڵام هەموو کاتەکانە نوێژت بۆ ناکرێت زیکرەکەی هەموو کاتەکان زیکری بۆ ناکرێت قورئانە خوێنی هەموو کاتەکان زیکر قورئانە بۆ ناخوێن لەبەرەوەی لە هەم کاتەکانی بەشکەی بەسەر عیبادەتەکانە بەتایبەت لە شەوانی مانگی ڕەمەزاندا مامۆستا ئێمە ئەلامیشی ڕاگەاندن زۆرێک ینی بەرنامە پێشکەشەکەی یا کامێرەمانێکە دڵتەنگە بێ بۆی کە لە مزگەوتانیە وتارێکە گوازێتەوە ئەڵێ خۆزگەمنیش لێومە خير وباداش يوانا دسكيا بيغمر صلى الله عليه وسلم فرميتي من دل على خير فله مثل أجر فاعله أو كسيكا رينموني خلقك بوكارو كردوي تشاكا وكو أو كسوايا كردوي تشاكا كي كردبه يعني إيه ويسام اللي رقصاك أجر بيني خومان وخوا أجر كسيك جوي لآموشقاريك مان بقصيك بحديثك بآياتك ئەیتر ئەوە هەر هەمومانتیای مشتەرەک و بەشداری وەکو ئەوەی ئەو کابرایە لە بینی خۆی و خوایە ئەگەر زیکرێ بکە ئاەتێکی قورئان بخوێنێ دوعای بکە وەکو ئەوە ئێمە ئەو عیبادەتەمان کرد بە بەڕاستی بۆ لەبەرەوەی ڕێنمونی خەڵکەکەین بۆ کاروکردەوەی چاکە و جاری واشە ئینسان کاری بچووک بەکەم نەگرێت من لە مزگەوتەکەی خۆمان پیاوێکە بوو مجێور بوو ئەوە کارگوزاری مزگەوت بوو لە ڕەمەزانە وتاری ڕەمەزاندا هەر عەسران و باسی شتێکمە کە عەسرێک باسی ڕۆژووی سونەتم کرد و لەوانە باسی ڕۆژووی دووشەمان و پێنجشەمانم کرد دوایی کە لێ بووتی وڵای مامۆستا من شتی وام نەبیستوە بەڵام ئەیترتی لەو کاتەوە کە تۆ باست کردو من هەموو دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژووە بوو جاری وایە تۆ یعنی ئێوەی بەڕێزان لە ڕاگەیاندنەکانە بەتایبەت ئێوە بەڕاستی پشکی گەورەتان هەیە و
هەمووتان لە هەموو کار و کردەوەی چاکەی ئەو خەڵکە کە ئیکا مادام ڕێنمونی خەڵکەکان پێشەوەی چاکن لە هەموو کار و کردەوە چاکانی خەڵکا بەشدارن ومێ دەکەین خی پەروەردگار هەمووشمان لە کار و کردەوەی چاکە ئینشاءڵڵا کۆکاتەوە مامۆستاگیان ئێمە دوای 27 تۆزێت دڵساردی بەعام دروستە بێت ینی ترە و گەرمەگوڕی هەتا بۆ تەراویح بۆ لێلتە قەدرەکان نامێنێ لە کاتێکا لەگەڵ کە برای ئەزوو خۆشەویستم کاکدانیار باسیەوەمان کرد کە حتا سنەتی پێغەمبەر سەڵسەم کە شەوی جەژنیش عیبادەت بکرێ یعنی عیبادەتێک هەیە کە تۆ لەو شەوەشە تۆزێک هەر هیچ نەبێت دوو ڕکعات نوێژ بێت دوعایەک بێت لەسەر بەرماڵەکە تۆزێ بمێنیتەوە کەواتە تا جەژن هەر سەر نەبینەوە لە ئەو عیبادەتانە چکە خوا خۆی زانێ شەوەکانی قەدر تۆ شەی بیستنی خۆ ئەگەر قەدریش نەبێ خۆتۆ ئەو هەموو خێرە دەستەکەی ئەو شەوەکە ئەمێنیتەوە وڵی مامۆسەفاتی وایە ئێمە بەڕاستی جاری وا هەیە بە مزگەوتەکانی خۆمان ئازانی خەڵکی ئێمە جاری وایە شتێکی بە غەڵەت وەرگرتووە ئیتر تۆ هەرچەندە لە هەر لایەکەوە ئەتەوێ پێی بڵێ ئەتەوێ بۆی ڕاستکەی تۆ ئامۆژگاری بکەی هەدی بۆ ڕاز نابێتەوە بۆ نمونە ئێمە ئەومان بیستووە کەس نابێت لە شەوێکا دوو ویتر بکە وەکو ئەوی فەرمودەکە فەرمی لا ویترانی فی لەیلە نابێت کەسێک دوو ویتر بکە ئەڵێن کاکی گیان چەند جار کتومانە ئەڵین ئەم کەسەی کە لەگەڵ ئیمامایە پێغەمبەر فەرموویەتی سەر الله عليه وسلم ئەو کەسەی کە نوێژ لەگەڵ ئیمامەکە هەتاکو ئیمامەکە لێ ئەبێتەوە لەگەڵ ئیمامەکە یابێکو وا شەوکەم و شەو نوێژی کردبێ ئێستا بەتایبەت لە دوا بڵین لە دەشەوی کۆتاییدا ئیتر ئەبینی خەڵک کابرا هاتووە نوێژی تەراویحی کردو نوێژی ئیشای کردو کاگاتە ویترەکان بەجێڵە چەند جار ڕوونمان کردو تۆ کاکە گیان تۆ ئێستا ئەگەر ڕکعاتەکە بکە بۆی بەر ئەجر و پاداشتی ئەوە کە پێغەمبەر فەرمێ من قام مع الإمام حتى ينصرف كتب له قيام الليلة بۆی بەر ئەو پاداشتە کەوی حتا بەیانی بە شەو نوێژ بۆ حسابێ دوای تۆ کە شەو دانیشتی شەو نوێژەکە ویترەکانە دووبارە مەکەرەوە یەک ڕکعاتەکە دووبارە مەکەرەوە ئیتر تەواو تۆ شەوەش کێشە نییە بەڵام قەستم ئەو فەرمودەی جەنابتە یعنی ئێمە زۆر کات نەسیحەت و ئامۆژگاریەکان شتەکان بە خەڵک گەگەینی بەڵام کابرا هەر ئەو دەقەیە جاری وایە پێی ئەڵێ هەل لە دوا قسەکەی تۆ ئەو شتەکە بە عەکسی تۆ ئاکاتەوە یعنی هین ناکە بۆ لەبەرەوە ئێمە زۆر جار باسی ئەومان کرد ئەڵین سەحابەکانی پێغەمبەر پیاوچاکانی ئەم ئومەتە زانایان بەڕاستی باشترین قەرنەکان کە تابعی و سەحابە بوون ئەفەرمون 6 مانگ داوایان کردو خوا بیانگەێنێتە ڕەمەزان وە لە دوا ڕەمەزانی کە ڕەمەزانیان کردو 6 مانگ دوعایان کردووە خوا و عیبادەتانەی کە کردویان لە مانگی ڕەمەزانە وەریگرێ یعنی ئەمە بەوە نییە کە ئێمە گەیشتنە 28 و 29 و کاکە گەیشتنە شەوی گەژنتر واز لە دینداری بێنی بەڕاستی ئەبێ ئێمە گەرمتر بینەوە بۆ لەبەر ئەوەی زانایان و پێشینە چاکەکانی ئێمە بەو شێوەیە دینداریان کردووە خوای پەروەردگار و پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو شێوەیە ڕێنمونی ئێمەکەن قاعدەیەکەی و قسەیەکی گشتیە ئەڵێ تۆ ڕەبانی بەو ڕەمەزانی مەبە یعنی ئێمە بەڕاستی و عیبادەت و تاعەت و خواناسیانەی کە کردومانە لە مانگی ڕەمەزانە بێ لە غەیری مانگی ڕەمەزانی شەوابێ ئێجا خۆی هێشتا 27 و 28 و 29 هەر ڕەمەزانە گێژن هەر کۆتا بڵین ئەوەیە کە یەکەم ڕۆژی مانگی شەوالە بەڕاستی ئەبێ ئێمە ئەو عیبادەت و خواناسی کە لە مانگی ڕەمەزانە فێر بووین و کردومانە ئەبێ لە دوای مانگی ڕەمەزانی بکەین نەوەک لە شەوەکانی تردا مامۆستا باس لە گەنج کرد سەرەتای بەرنامەکەدا گەنج تا چەند گرنگە ینی ئەم تەمەنی کە هەیەی تەمەنێکی زێڕینی هەیە سەرفی بکات لە عیبادەت لە پەرستش ئێستا ئەتوانێت تا درەنگانی شەو بێنێتەوە لەوانەیە ئەگەر تەمەنی خۆی گەورە پێ ببەخشێ چووە تەمەن نتوانێت ئا بۆ شازە بە گرم و گوڕ عیبادەت ئەنجام بدات خۆی ئەگەر تەماشای فەرمودەکانی پێغەمبەر بکەیت صلی الله علیه وسلم یەکێک لەو تاقم و کۆمەڵانەی کە خوای پەروەردگار لە قیامەتە ئەیان خاتە بن سێبەری عەرشی خۆیەوە وشاب نشأ في عبادة الله گەنجێکە کە گەنجەکەی لە عیبادەت و تاعەت و خواناسی و جێبەجێکردنی فەرمانەکانی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێ کردبێ و پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە ئەفەرمێ 5 شت بە فرسەت بزانن بە خەڵاتێکی خوایی بزانە تاکو 5 شت پێتان نەکەیشت و یەکێک لەوانە گەنجیە ئێستا ئێمە زۆر کەسەیە لەوانەیە وەکو ئێمە گەنج بێ لەوانەیە لە ئێمە گەنجتریش بێ لەوانی نەخۆشی بێ نتوانێت نوێش بکە بەو شێوەی کە ئێمە یکەین بە پێوە بیکە بچێ بۆ مزگەوت لەوانەیە نەخۆشی بێ نتوانێت بە ڕۆژوو بێ بۆیە بەڕاستی یەکێک لەو نازوو نیعمەتانە کە خوای پەروەردگار سوبحانەوە وتەعالا بە مرۆڤەکانی بەخشیوە بەڕاستی
تەمەنی گەنجیە وەخوای پەروەردگار لە قورئاندا باسیەکە فەرمی ئێوە منداڵ بوون دوایی گەورە ئەبن یعنی دوایی چیە بن خی گەورە باسیەوەکە ئەرتەلی العمر یعنی ئەو عیبادەتی کە لە گەنجیا بۆ دەکرێت لە پیریا بۆ ناکرێت زۆر مامەحاجی هەیە زۆر کەس هەیە کە تەمەنیان هەیە دایکەکانمان پورەکانمان جاری وایە تۆ ناتوانێت بڕوابێ دەستی بگری جاری وایە بۆ دەستگرتنەکەش نییە بێ لە باوەشی کێ بێ لە کۆڵی کێ بێ عارەبانەی بۆ بێنی بەڕاستی ئەم گەنجەش ئەم براگەنجە ئەم خوشکە گەنجە بەڕاستی گەنجێتی بەخششێکی خی پەروەردگارە یا بە مرۆڤەکان فرسەتێکی گەورەی و ئینسان ئەبێ بەڕاستی ئەو فرسەتە بقۆزێتەوە بۆ لەبەر ئەوەی کات و ساتەکان ئەڕوا ئێستا ئەم دقەیە ئەم سەعاتی کە ئێمە لە خزمەت جەنابتان و بینەرایە جارێکی تر لە تەمەنی ئێمەدا ئەم کات و ساتە ناگەڕێتەوە بۆیە بەڕاستی بە ئینسانی مسلمان و بەتابەت براگەنجەکانمان لە خوشکان و لە برایان بەڕاستی بە فرسەتێکی گەورەی بزانن و زۆر خۆیان ماندوو بکەن بۆ بەخوا لە عیلمی خواشە لەوانەیە زۆر کەس لە ئێمە هەیە ساڵێکی تر ئەم کاتەکە لەوانەیە ڕەمەزان تەواو بوو بێ نەگەینەوە مانگی ڕەمەزانیش بۆیە بەڕاستی ئەبێ کاتەکانمان ساتەکانمان ڕێک بخەین بۆ ئەوی زۆرترین عیبادەت و تاعەت و خواناسی تیا بکەین. بەڵێ ماوەسە قیمەتی کات لەم باست کرد کە لە مانگی ڕەمەزانە دەرەکەوێت یعنی کە وەختێک هەڵی واشەوەکانی قەدراڵی و وەختی بەربانگە یعنی عیبادەت و چێژی عیبادەت و اینجا فرسەتی ئەوەی کە زیاتر بەدەستبێنی کات لە ژیانی مسلمانە چەند گرنگەوە چۆن پارێزگاری لە کاتەکانمان بکەین وای تەبعان یەکێک لەو شتانە کە خی پەروەردگار سوێندی پێ خواردووە کاتە و بەڕاستی کاتی بە تایبەت بەس ئینسانی مسلمان و ملتەزیم ئەزانێ تام و چێژی کاتچیە گرنگی کاتچیە لە ژیانی ئینساندا بۆ لەبەر ئەوەی ئەو کەسەی کە ئیلتیزامێکی نییە لەوانەیە زۆر ئیهتیمام نەدا ئەگلا ئەگەر کەسێکە بۆ منە تەخەسوسێکی هەبێت تایبەتمەندێکی هەبێ گەر ملتەزیمیش نەبێ کاتەکانی خۆی ڕێگە خا بۆ ئەوی بە ئیشەکانی ڕابگا بەڵام ئێمەی مسلمان ئێمەیە کە خۆمان بە ئومەتی پێغەمبەر زانی صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر گرنگی لە بەکات داوە بۆ لەبەر ئەوەی تەماشای کردو خی گەورە لە قورئاندا بۆ نەفەرمێ والعصر والضحى یعنی ئەمە گرنگی کات بە ئێمە ئەگەێنن یعنی فێری ئەوە ئەبینێمە کە لە ئیسلامدا لە دینداری و مسلمانەتی خواناسیە کات زۆر گرنگە بۆیە گەر ئێمە گرنگی بە کات نەدەین بەڕازی تاموچێژی مرۆڤایەتی و ئینسانیەتی خۆشمان لەبیرەچێتەوە تاموچێژی دینداری و مسلمانەتی و خواناسیشمان لەبیرەچێتەوە لەبەر ئەوە بەڕاستی کات لە ژیانی ئینسانی مسلمانە لە هەموو شتەکان گرنگترە. مامۆستا بەدەل لەو عیبادەت و پەرشانی ئەنجامی دەدەین بە کرداریش ئەم شەوانی کۆتایی شاز لە شازەکان کاری بەخشین ئەنجام دێن هاوکاری کەسێکی هەژار بکەین منداڵێکی بێباوک یانەوە تا سەرفیترەکانمان یان زەکاتەکانمان لەم شەوانەدا کە خێرێکی هێچگا زۆرە پێشکەش بە هەژاران و لێ قەوماوانی بکەین. خۆی ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بەڕواکەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەخشندە بووە بەڵام ئەفەرمێ لە مانگی ڕەمەزاندا زیاتر بەخشندە بووە هەتا فەرمودەیەکە ئەفەرمێ ئافرەتێک عبایەکی بۆ پێغەمبەر چنی بوو بە چنینێکی تایبەت صلی الله علیه وسلم هێنای بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دوای پێغەمبەر لەبەری کرد و چووە ناو هاوڵەکان و سەحابەکان و یەکێک لە سەحابەکان فەرمی ئەی پێغەمبەری خوا جوانە و ئاوا هینێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایکەن و لەبەری ئەو سەحابە بەڕێزەی کرد دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم لی وەرنەگرتەوە هاوڵەکان لی تووڕەبوون فەرمیان تۆ نازانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو شێوەیە ئەگەر کەسێک داوای شتێکی لێ بکە ئەیداتی ئەمە بە تایبەت بۆی هاتووە و بۆی دروست کراوەوانە ئەم سەحابەی فەرمی وەڵای پێم خۆش بوو ئەگەر جلێک پارتێ جلی پێغەمبەرم صلی الله علیه وسلم لا بێ کاتێک وەفاتم کرد بەو جلەی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم کفنم بکەن ئەمە بەڵگەیە بۆ ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بەخشندە بووە دایکمان عایشە فەرمی حەیوانمان سەر بڕیوە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ماڵ نەبوو کاتێک هاتووەتەوە فەرمێتی چیمان ماوە فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم والله هەمومان بەخشیوەتەوە ئیلا قاتێکی نەبێ یان سمێکی نەبێ ئەوەمان ماوەتەوە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم هەمووی ماوەتەوە ئیلا ئەوە نەبێ کەواتە پێغەمبەر ئەوە فێری ئێماکە بە عەمەلی بە کردەیی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ خۆی بەخشندە بووە بۆیە فەرمانیشی کردووە بە ئومەتەکەی بە سەحابەکانی بەوانەی کە خۆمان بە شوێن کەوتەی و پێغەمبەر ئەزانین بەڕاستی بەخشندە بین و ئەنجا هەندێک شتیش بەڕاستی منەتی تیانە مادا موسڵمان و لە خواترسین زەکات بەشی فەقیر و هەژارە بەڕاستی
یعنی هیچ منەتی تیانە تۆ هاریکاری برایەکی خۆ دەکەی خوشکێکی خۆ دەکەی کەس و کارێکی خۆ دەکەی هیچ منەتی تیانە زەکاتی سەرفترە هیچ منەتی تیانێ بەڕاستی تۆ ئەبێ مەمنون بێ ئەگەر مسلمانێکی فەقیر و هەژارە دەستکەی و سەرفترەکەی خۆی بیتێ بۆ لەبەر ئەوەی واجبە لەسەر تۆ چۆن نوێژەکە واجبە چۆن ڕۆژەکە لەسەر تۆ واجبە بەڕاستی ئەوەش واجبە بەڵام ئەوەندە هەیە بەڕاستی ئەم بابەتی بەخشین و وەرگرتنی زەکات و سەرفترێ لەوانەیە لەناو ئێمەدا بەڕاستی کۆمەڵە شت هەیە یعنی جاری وایە پرسیاری وامان لێکرێ ئێمە زۆر پێسەیرە کابرا لەوانەیە پارێکی زۆری هەیە دێ ئەڵێ کوڕەکەم بۆ منە من ئەو پرسیارم نەکراوە کوڕەکەم هەل لەگەڵ خۆمایە نە ژنی هەیە نە ماڵیە هیچی نییە بەڵام لەبەرەوەی تەلەبێتوان و زەکاتەکەی خۆمی بەمێ ینی کابرا بیر لەوە ئاکاتەوە ئەگەر بۆ منە 4 وەرەقەی هەبێ 400 دلاری هەبێ نەخێر 500 هەبێ حەزەکە ینی ئەم پارەیە دەستگیرۆی کەسێک نەکە لەگەڵەوەدا کوڕەکەی لەگەڵ خۆیەتی نە ماڵی جیایە نە خێزانی ناو سەریە نەخەرێکی تر پرسیارەکە کچەکەم یەکێکی تر پرسیارەکە ئەڵە خوشکەکەم براکەم دایکم ینی کابرا ئەڵێن دەوڵەمەندێکی زۆر گەورە هەب بۆ پرسیاری کرۆچێتی وەڵێرە دایکم فەقیرە ئەتوانم زەکاتی بەمێ یعنی تۆ بیر لەوە ئەکاتەوە کابرا زەکاتی یعنی ئەو دایک بەو گەورەیە بەو حقومافەی کە هەیەی لەسەر ڕۆڵەکانی و لەسەر جگەر گۆشەکانی بیرەکات و لەوەی زەکاتەکەی باتێ ینی ئەمە بەڕاستی شتێکی زۆر خراپە و ئێمە بەڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئان و پێغەمبەر کە هەردووکیان بەڕاستی ئێمە ئیش بەو دوانە ئەکەین فێری ئەوەمانەکە کە بەخشندە بین و بە تایبەتی لە مانگی ڕەمەزانیشدا بەخشندە بین و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەو کەسەی کە شەو بە تێری بکاتەوە و دراوسەکەی برسی بێ ئەو کەسە ئیمانی نییە یان زانانە فەرمویان ئەوەیە مەبەستی پێ ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم کەسە و ئیمانەی نییە کە خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێ رازین بۆیە بەڕاستی ئەبێ ئێمە لە کۆمەڵگای خۆماندا ئاگادار بین بەڵام ئەوەندە شەیە بەڕاستی خەڵک ئەوەندە داوا ئەکا و ئەوەندە خەڵک ئیتر جۆرەها خەڵک پەیدا بۆ بەڕاستی تۆ لە بەخشندەیشدا لە هاریکاری خەڵکیشدا بەڕاستی ئەبێ ئاگار لەوە بێ ئەو زەکات و خێر و سەدەقەی کە هەتە بیدەی بە کەسانێک کە بەڕاستی پێیان بگا و مستحقی ئەوە بن بەڵێ ماوسە ئێمە نزیکە بینەوە لە جەژنیش حەزەکەی نەگەر جەنابە شتێک لەسەر جەژنیش باس بکەوە ئێمە ینی چی بکەین پێش جەژن خۆمان ئامادە بکەین بۆ جەژن وەکو عیبادەت و وەکو ئادابی جەژن وڵات طبعا ئێمە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویە ئێمە دوو جەژنمان هەیە باشە جێژنی ڕەمەزان جێژنی قوربان هەردووکیان لە دوای دوو عیبادەتی گەورە دێن کە ئێمیان لە دوای ڕۆژووی مانگی ڕەمەزان دێ ئەویشان لە دوای فەریضەی حەج و ئەوە دێ باشە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ هەمویان کۆمەڵک ئاداب و ئەوەیان داناوە بەڕاستی ئێمە گەورەترین شت خۆمان ئامادەکەین لە جەژنا بەڕاستی بیر لەوە نەکەینەوە ئەو عیبادەت و تاعەت و خواناسیەنەی کە کردومانە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە لە جێژنەکاندا هەڵی وەشێنینەوە بە گوناه و تاوان یعنی تۆ جاری وا هەیە بۆ نمونە ئێمە لە وتارەکانی خۆماندا ئەگەر بۆ من ئێستا جومعە ئەکەوێتە پێش جێژنەوە بە ڕۆژێکیان بە دوو ڕۆژ یەکێک لەو شتانەی کە باسیەکانە کاکە مەستە سەر قەبران باشە ئەڵێن کاکە تێکەڵی مەکەن جاری وا هەیە تۆ بە ناوی جێژنە پیرۆز دراوسەکان و کۆڵانەکەی خۆت دەکەڕی یعنی ماڵی وا هەیە تۆ ئەچی ینی ئافرەتێک نقڵەکە بۆ ئەگوێڕێ سەری ڕوت کردووە و بە جۆرێک لە جۆرەکان جلو پۆشاکی لە بەرای بەڕاستی ئەمە لەگەڵ دینداری ئەو دینداری مسلمانەتی کە دوێنێ کردومانە کە ڕەمەزان بۆ ئەم هەڵسوکەوتە بەڕاستی ناگونجێ بۆیە بەڕاستی ئەوە گرینگە ئێمە لە کاتی خۆشی و ناخۆشیەکانە بەڕاستی ئەبێ ئێمە دینەکەمان لەبیر بێ ئەو عیبادەت و تاعەت و خواناسیەمان لەبیر بێ کە لە مانگی ڕەمەزانە کردومانە جەژن کە هاو بە واتای ئەوە نائیتر ئێمە واز بێنین لە دینداری مسلمانەتی خواناسی کە کردومانە بەڵکو ئەبێ لە جێژن چابەڕاستی کۆمەڵی عیبادەت و تاعەت هەیە وەکو الله ئەکبەر الله ئەکبەر ئەو زیکرانەی کە هەیە نوێژی چێشتەنگاو هەیە کورە هەموو عیبادەتانی کە هەیە بەڕاستی بیکەین و ئێمە لە جێژن چابەڕاستی سەردانی خزم و کەسوکارەکانی خۆمان بکەین سیلەی ڕوحم بەدەست بێنین یعنی ئەمەش بەڕاستی گەورەترین عیبادەتە واسە عیبادەتەکانمان نەوەستەیە گەرگرت نازایی لە یەکێک پەیوەندیمان باشنەوە بێ لەگەڵیان فرمودێکی وا هەیە پێماڵێک طبعا بەڕاستی یەکێک لەو شتانەی کە خوا فەرمانی کردووە لە قورئاندا بەجێکردنی سیلەی ڕوحمە باشە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمەی کردو بەوەی بەڕاستی ئێمە ئەبێ ئاگامان لە خزم و کەسوکارەکانی خۆمان بێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەشێک لە خزمەکانی بێ باوەڕیش بوون دژایەتیشی کردو بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر چاکەی لەگەڵا کردن هەر سەردانی کردوون و پێغەمبەر صلی الله عليه وسلم سەحابەی پێغەمبەر هەبوو هاتوۆتە خزمەتی فەرمێتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵی خزم و کەسوکارم هەیە هەر من چاکەیان لەگەڵاکەم هەر من سەردانیانەکەم من هاریکاریانەکەم دەستگیرویانەکەم بەڵام ئەوان بەعەکسەوە نەها سەردانی من
مەکەن نەها هاریکاری مەکەن نە بە دەمەوەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەو شتەی تۆ ئەڵێ ئەگەر وابێ وەکو ئەو وایە تۆ بەڕاستی ئاگر بخەیتە ماڵەکانیانەوە کەواتە ئیسلام فێری ئەوە فێری ئێماکە بەڕاستی ئێمە سیلەی ڕوحم جێبەجێ بکەین بەدەم خزم و کەسوکارەکانمانەوە بین بەڕاستی چۆن خوا فەرمانی کردووە بە نوێشکردن بە ڕۆژوگرتن بە حەجکردن هەموو عیبادەتەکانی تر بەو شێوەش خوا فەرمانی کردووە بەوەی کە بەڕاستی ئێمە سەردان و لێپرسینەوە لە خزم و کەسوکارەکانی خۆمان بکەین بە دەمیانەوە بین و بەڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە فێری ئێماکە ئەو مسلمانە گەورەیە ئەو مسلمانە شکۆمەندە بەڕاستی کاتێک کە سەردانی خزم و کەسوکارەکەی ئەکا بەوە نایکە ئەگەر ئەو نەیە من ناچم یعنی بەوە نییە بە بەرامبەر نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیەتی سەردانیکردن و سیلەی ڕوحم بە ئەوە نییە ئەو مادام سەلامێکی لێکردم و سەلامێکی لێکم ئەو سەلامی لێ نەکردم و سەلامی لێ ناکەم ئەو نەها و من ناچم بەوە نییە بۆ ئەو کەسە پێ ئەفەرمێ ئیمامی حەسەن لەگەڵ محەممەدی برایدا کە داکیان جیابوو ئەو فەرمێ دەنگیان پێکەوە نەبوو ئەفەرمێ محەممەدی برای فەرمووی کەسێکی نەربوو لای ئیمامی حەسەن فەرمی با بێت و ئەو سەلام لە من بکە بۆ لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەگەر دوو کەس پێکەوە قسەیان نەبوو کاتێک بە یەک گەیشتن باشترینیان ئەوەیانن کە یەکەم جار سەلامیان لەوەی کتریانەکەن بۆیە محەممەدە فەرمێ پێم خۆشە ئەو چاکی و باشیە بۆ ئیمامی حەسەن بێ با بێ و سەردانم بکە و ئاشتم بکاتەوە بۆیە بەڕاستی ئێمە ئەگەر خۆمان بە شوێنکەوتەی ئەو زانا گەورانە بزانین و بنەماڵە و خانەوادەی پێغەمبەر بزانین صلی الله عليه وسلم ئەوان بەو شێوەی هەڵسوگەوتیان کردووە بەڕاستی ئەبێ ئێمە بە دڵێکی گەورەوە لە کۆمەلگادا بژین لەگەڵ خزم و کەسوکارەکانمان بژین خۆ دەست چاو خۆش بێ مامۆستا ناسم مستەفا خۆی گەورە پاداشت بێتەوە زەحمەتی کێشام تەوەری لەگەڵمانەوە یاخوا دەستی ئێوەش خۆش بێ سەرکەوتوو بن ئومێد دەکەین خوای گەورە هەموو لایەکمان لە بەهشتەکەی خۆی داکۆ بکاتەوە مان خاتەژێ ڕەزامەندی خۆی دەستان خۆش بێ زۆر دەسپاس میوانداریەکەتە خۆشەویستانمان دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین لەگەڵتاندا دووبارە سڵاوتان لێبێ دازان و خۆشەویستانمان بەردەوام دەبین لە بەرنامەی گوڵستان لای شێفدیارم زانم بۆ ئەم ئێوارەیە چی ئامادە کردو و پێگاتەی خۆراکەکانی چین شێفدیارم ئێوارە چیت ئامادە کردووە کردمان بە خواردنێکی سلێمانیانە باشە تاسکەبابیەکمان بەڵێ بە دوو کردمان تاسکەبابیە تاسکەبابیەکی خۆش ئەبێ بە دوو بکرێ بە دوو بیکی خۆی بە گۆشتەکرێ بە گۆشتەکرێ و ئاوەکو پەنج بۆ شازە ها وەکو فنگر ئەبێ بە شازای بیزنیت فنگرم سەقافانەی ناوخونە پەتاتی سەرکراوە باشە ئامادەکرێ بەڵێ توانی سووریکەیتەوە بە پیاز و بە دارچین یەکەم جار گۆشتوی لەگە سوور بەڵێ گۆشت و دارچین و لەگەڵ پیاز و بیبەرە بەلیمە بەسراوە جوان سووری کەرەوە دووگەکەشی لەگەڵا بێت ئاگریە بە کەس کە تاوەکو ڕەنگی گۆڕێ بۆنێکی خۆش دەرەکات کە بۆ نەخۆشەکەی دەرکرد خۆت هەستی بیاکە یەکسەری ئەو کاتا بە دڵی خۆت زیرەیەکی تێکی بیبەری تووری تێکی ئاسایە و دواتر ئاوی تێکە ئاوێکی زۆر ئاوی کەم بێ بۆی خەز بێتەوە دوای چەند ئاویتێکی کێشت نابێت چاور دەرناچێ نەخێ زەم چاور نییە لەبەرەوەی ئەو دووگە ئەگەر ئەو دووگەی تێگەی پێویستەکە ڕۆنی تری تێ بکەین ناخێتی ناکات وانە پێویست ناکات دوای بە دۆشاوە دوان سووریکەیتەوە بۆ شێوازە دەرەچێت بیبەرەکەش سوور کردوێتەوە من هەمووی سوور کردوێتەوە بەڵێ پێشتر سوور کردوێتەوە برنجێکی کوردی دۆرفیسیشمان ئامادە کردەوە بووی بێگمە برنجەکە حسابێکی بۆش کراوە کە دەتکردنەوەکەش هەر دۆرفیسیە ئەوەش هەر ئامادە کراوە بۆی هەڵی نایەمەوە بۆی هەڵمەکەی نەڕۆجارێ زەڵاتێکشمان کردووە و زەڵاتێکی عراقیە بە پەنیری و بە خەیار و پیاز و چەند میوەیەکم دەگەڵە تێکەڵ کردووە و نعنای تایە و زەیتی زەیتونی تایە بە کاهوو بە سندی ڕازانمەتەوە شێف دیار بۆ ئەو خانمانی تازە هاوسەرگیریان کردو لە ماڵێک هاتە زۆر جا خواردنەکەی خراپ دەرەچێت برنج لە برنجی خڕە زۆر جاروترێت ینی ئەو کەسی کە دروستێکا دەبێت تۆزێک ئەزمموی وێت زۆر جار نرم دەرەچیان ئەو دەرەچێت چی بکرێت برنجێکی خڕی جوان دەربچێت ینی نەرم نەبێت یان ڕق نەبێت کاتێک کە برنجەکە لێنی هەموو کەسێک بۆی دەرەکەوێت لە کاتی لێرانە پێشەوەی ئاوەکاڵتون ئەزانی و برنجە بە کەڵگی یان کەڵگنە ئەزانی پەڵوڵا بێت زانی کە کەم ئاوە پێش ئەوە چەند ئەبێت لە ئاوا بێت بۆ برنجی خڕ برنجی کوردی خۆمان 20 دقه 25 دقه هەیە نیو سعات بەڵێ کەنە ئاوە هەشتە پێویست ناکە ئاوەکەی کوڵا کەسە برنجەکە بشۆ درێتەوە بپاڵەرێت جوان بتەکێنرێت ئەنجە بکرێتە نایەوە یعنی ئەو خاصێتی هێتەوە برنجی کوردی و حساسە زۆر ناسکە بەڵام هەندێک لە برنجەکانی تسا دۆلفینسیە دۆلفینسی ڕاستی هەچەنە ئاوی زیاترێوێ خۆی هەموو برنجەکە ڕۆنی زۆر بێت بگومان برنجەکە زۆر جوان دەرەچێت
ئەوە برنجی کوردی و برنجی درێژ بە هەمان شێوە هەروایە بەڵام تەبیان ساگەر تۆ دیقەتی ئەوە بیت باشە ئەو بەزەی دیکاشوێ سپی جوانی دەچوو ماشەڵڵا جوانە ئەمانە نەوە برنجێکن زۆر جوانن هەڕێک هەڵی ڕێک بۆ خۆمەدانراوە ئەجا ئەتوانی قیاس هەیە قیاسی خۆت بەدڵی خۆدانی هەر یەک جەکلێت نەبوو دەرەکەوێ سەر بەسەر ئاوی زیاتر هەیە برنجەکەی بێ زیاد ئاوەکەی کەم بێت تۆ کەلت کەنەوەکەەوە زیاتر بە حسابی ئاوەکەشی بۆ بکەی بۆی کە بەشی خۆی ئاوە خۆی هەڵەچنێت زۆ باشە لەش ساغوێخمەتانە شێکیا من دواترە گەڕێ وڵات میوانێکمان دەبێت ئەشەیان لە تەوەری تەندروستیەکەماندا بابەتێکمان هەیە هەستیاری وەرزی و چۆن خۆمان پارێزی لەم هەستیاریە هەندێک کەسەیە ئەوی کەکلێنە کووردا وڵاو حساسەتی هەیە بزانین هۆکارەکانی بۆچی دەگەرێتەوە گرنگترین ڕێنماوی چارەسەریەکان چین دکتۆر نزار عەبدوڵڵا چناری پسپۆڕی نەخۆشیەکانی هەستیاری کۆندامی هەناسە میوانی ئەم تەوەرێمان دەبێت دوام خێراتنی بکەم فەرموو خۆ بەخێر بێ سەر چاومان بەخێر بێ بەخێر بێ باش قوربان باشە فەرموون خۆ بەخێر بێ بەخێر بێ خۆ فەرموو بەخێر بێ بەخێر بێ وەزە باشە شکر باشە سپاس دەکەم بێ لەگەڵ ڕەمەزانە چۆنی لەخوا بەزیاد بێ سپاس بەخۆ میشە پزیشکەکان پێیان ینی باشە ڕۆژ و کەم خۆریە ئەرە وەڵا شتێکی بەداخوا بەرە کۆتا ڕوایتر بە جێمانێڵێ قوبڵی کاشەڵڵا ئامین لەگەڵ جەنابتان سلامت بێخۆ کار دکتۆر کەش و هەوای هەرێمی کوردستان بە جۆرێکە کە هەندێک کەس لەوانەیە هەستیاریان پێ بێت و هەستیاری بۆچی ئەگەڕێتەوە بەڵێ خۆی هەستیاری ئەگەر پێناسیەکی بکەین بۆی بینەران بە تاڵتیلی تێبگەن هەستیاری هاتنە ناوەی پرۆتینێکە بڵین تەنێکە بۆ ناو لەش سیستمی بەرگری کەسەکە خوای گەورەوای دروست کردووە کێتە ناوە دیفاعکات نایڵێ وەکو ماڵێک وایە چۆن دەرگای هەیە و پەنجەرە هەیە نابێت کەسی بێگانە بێتە ناوی هەندێک جار ئەم سیستمی بەرگریەوە زیاد لە حەد ئیشەکات وەکو دوژمن سێریەکات کە وەکو دوژمن سێری کرد یەکەم جار وازی لێنێت دژەتەنێکی بۆ دروستەکات تایبەت بەخۆی ئەڵێ بینا سەرەوە ئەم تەنەیەتە ناولەشی تۆ بۆ جاری دوم ئەگەر هەمان تەنهاتوە ناولەشی ئەو کاتە دەسەکا بچی چەند خانەیەکمانێ لە ناو خوێنە ئەو خانانە دەنگکۆڵی تایە دەنگکۆڵەکان بەرە بێت کە بەر بوو بۆی دیفاع لە خۆی کات خوێنێکی زۆرە با بۆ شوێنە کە پاڵی پێوەنێ سووریە کاتەوە ئیتە بە گوێری هەستیاریەکە ینی ئەگۆڕێت بۆ منە هەستیارێک ئەگەر لە لوتا بێت ئەبێتە هۆی لوتەڕی مشەمش لوت گیران لوت خوران پژمینێکی زۆر ئەگەر لە چاوا بێ بەعکسەوە لە چاوە خوران و سووربوونەوەیە ئەگەر لە پێستا بێ کا بە لیر ئیتە بە پێی جۆری نەخۆ حساسیتەکە لە ئەندامەکەی گۆڕە لە یەکێک و بۆ یەکێک بەڵام لە تەنێکی یاسایە لەوانێ و تەنە بۆ من حساسیت بێ بۆ جەنابەتی جنەبێت بە سیستمی بەرگریت وایە بینی وەکو دوژمن سێریەکات بەهێزی سیستەمی بەرگری کاریگەریە بێ لەسەر ئەوەی کە وەری بگرێتیان بڕەتی باتەوە ناڵم ئەو کەسانی کەوان لێ دیارە سیستمی بەرگریەکان زیاد لە پێویست ئیشەکە بۆیە وەکو دوژمن سێریەکان ناڵم هەمان تەنبێتە لەشی منەوە لەوانێ حساسیت بۆ جەنابەتی جنەبێت بۆ یەکێکەیەت یەکێک نیەتی شەرنی هەمومان هەمان بێت یعنی مە حساسیەتی وەرزی لە ئەنجامی دەنگکۆڵی هەڵاڵەوەیە کاتێککە گژویا گەشێتەوە درەختەکانە بژێتەوە دەنگکۆڵی نێری هەیە هەڵاڵە لە ئەنجامی ئەوەیە هەردووکمانە چینە باخێکەوە چینە شوێنێکەوە هەڵیە مژین لەوانێ من حساسیت مەبێ جەنابەت نەوبێ ئەو کاتە چەند هۆکارێکی کەی بۆ ماوەی شتیش دەورە بینێت بەڵێ کە تۆرێمە لەگەڵ کاردانیا لە پێش بەرنامەکەش باسمان کرد هەندێک جار کەسێک کاتێکە ئەوە هەستیاریکی بۆ دروستە بێت تووشی ئەنفلۆنزایکی بەسیتە بە تووشی هەستیاریە بێت ئەچێتە نۆرینگەیەک دەرزیکی دیکادرۆن یا دیکسۆن یا هیچێک لەو مادانە بەکارێنێ کە لە کاتێکا ڕەنگە تا ئێوارە تا بەیانی ناوێک لە گەرم و گوڕی و چالاکی بۆ دروستکە بۆ مرۆڤە بەڵام زیانە لاوەکیەکانی ئەم دەرزیانە تێکەڵکردنی دوو مادەی جیاواز دەرزیە شیرەکە لای خەڵک وا مەشهور دیکادرۆن یعنی ئەمانە چ کاریگەریکی خراپی هەیەەوە زۆر بەکارهێنانی یا هەتا بەکارهێنانی لەش بێ ڕێنمایی پزیشکی تایبەت بم بوارام چی دروستەکەوە بەرگری ئەو کەسە چی لەکە بەڵێ خۆی کاکشە پێشە مشتێکە بێمە ئەنفلۆنزا یان ئەم حساسیەتی وەرزی لەگەڵ هەڵامەتا جیا بکەینەوە شکانی شانەکانیان زۆر لێگە بڵێ بە تایبەتی بەڵام چەند نیشانێکی کەم هەیە بۆ نمونە تا سووربوونەوەی قوڕێک لە حساسیەتان نییە پژمینەکان فەرقەکات پژمینی حساسیت یەک لە سەریەکە کاتەکەش فەرقەکە بۆ نمونە کەسێکڵێ من وەرزی بەهار کەیتە دەست پێەکە حساسیەتەکە ئەگرم بۆ میێتەوە
بەڵام ئەنفلۆنزاکەیان ئەو ڤایرۆسەکەیان زیاتر بڵین کەمە هەڵامەتی پێڵین کۆمن کۆڵ ئەوە زۆرتر بڵاوە. قسەکەی جەنابەت پرسیارێکی زۆر جوانە. بەڕاستی ئێمە کارەساتێکی بۆ دروستکردین ئەم دەرزیە کۆرتیزۆنانە برادەرەکانمان بۆ خەڵک حەزی لە کاراسانی ئێستا، یعنی تااقەتی نیان ڕێنمایی وەرگێ خۆپارێزی بکات چارەسەرەکان وەرگێت ئەوێ دەرزیەک بکات و خێرا فەوریەن بە دەردی جەنابی شتم دەرزیانە کاتیە، ینی ماوەیەکی چاک باشیە کات بەڵام کەسەکە پێی فێرە بێ ئالوودا بێ جە هەر شتێکیش کە ئالوودە بوو لەم لاوە مزاحفاتی خۆی هەیە. بۆ نمونە ئەم دەرزی کۆرتیزۆنە کاتێک کە نەخۆش فێریە بێ ئێمە چەند نەخۆشێکمان هەیە ڕەبوویان هەیە، ئەمانە زۆر فێریە بن، ئەمانە کارەساتە. یەکەمیان هەر لە چیوە دەست پێ بکەین وەزن زیاکە قەڵەو دەکە، زۆریان دەموچاویان ئاوسێت، هەندێک کەسی ژەوت جاران بۆ جوانکاری خوشکانشت بەکاریان بەڵێ بۆی قەڵەویان بکات. دووەمیان پێست ناسکە کاتەوە. ئێستا بەداخۆ لە هەندێک کرێمایە کە ڕێکلامی بۆ کەن و بە شەر دێن بە خەڵک ئەم کرێمە دەموچاو سافەکە هەمیان ڕاستەکەن بۆ لە بەرێم کۆرتیزۆنی تیەکەتی زۆریان تیەکەن لە عشابەکانە ئیمان هەیە کە تیەکەن چیەکەن پێستی سافۆک چۆن پۆلیشی سیارێگەکەی ڕەونەقێکی جوانیاتێ، بەڵام بۆ دووەم جار و سێم جار کاریگەری لاوکەکانی دەستپێکە کە پێستەکە ناسکەکاتەوە مولولەکانی دەرەکەوێ لەگەڵیشیا بۆ زەخم بەرزەکاتەوە. ئەگە بەردەوام بەکاری بێنی تووشی شەکرە دەکا، تووشی ئاوی سپی دەکا، ماسوولکەی لەش. ئێستا هەندێک خانم هەیە بۆ لامان کە ڕەبویان هەم دەرزیە زۆر بەکارێنن ئەڵێ ئێرە ئەویا ئەڕۆم شەکەتم ئەڵی دوو کەس لێی یاوم بۆ هەچی ماسوولکەی بەهێزیەکات تزیانی لاوەکی کەشی زیاد لە حەد زۆرە. لەبەر ئێمە کەمترین کات خۆمان بەکاری ئێنین ئیلا لە کاتی زۆر پێویستان نبێت. کەوتەکە تۆریانی مەسەلەکە شتێکی زۆر ترسناکە بەڕاستی بەکارهێنانی ئەم دەرزیانە هەروە هەڕەمەکی ئاوە بەڵێ بە هەڕەمێکی دەمخۆش بڵێ بەڵام هێنا بە شێوەی تو ئێمە کە بۆ نەخۆش بەکاری هێنین بە بەرنامەیە مەسەن کۆرسێکی بچووکێنێ نەخۆشەکەش نەیاڵین فێری بێت چکاو کوتم ئەمە ئالوودابیت بۆ کە تۆ بە دەرزیە چاک بوویت ئیتر دوایین دانانیشی سپرایەکی لوت و دەنگی حەب بە شۆب خۆ تااقەت نامێنێ. زۆر جار بۆ نەخۆش کە نمونە هێنمەوە نمونەی بۆکەمە تۆ لەکوێ بە تیارە سەفەرکەی لەکوێ بە سیارە سیارە زەحمەتی زۆرترە بەڵام تیارە ئاسانتە کە فێری ئەو بوویت سەفەری ئەمە بۆ ناکرێت کە دەرزی شیرەکەش لە خۆدا ئیتر ئیدمانەبی داوایەکی ئەگەر خۆی بێت و سوورێک بڕات کاریگەری ئەوە باشتر نییە بۆ کەسەکە خۆی لە هەڵامەت و ئەنفلۆنزاکانە بڵێ بەڵام بۆ حساسیەتەکان تۆزی زەهانجە بۆ حساسەکان باشتروا عیلاج بەکار بێنێت ئەگەر کەسەکەش ساڵانە هەی بێت بەسەند چەند ساڵەکەی بێ ئەتوانێت پێش هاتنی وەرزەکە یعنی پێشوی کە وەرزی بەهار لە کۆتایی دوا دەست پێکە لە بیدایەتی سەیە ئەتوانێت عیلاجەکان بەکار بێنێ بۆی تەسیری تێنەکات و ئیزعاجی نەکات. کات و ڕازم لە مناڵیش زۆر زیاتر ئەمە باوەیان ئەم بەڵێ لە مناڵە زیاتر لە گەنجەکانە تا لەگەڵ تەمەنا وردو دەکەمترێ بێتەوە. گرنگترین نیشانەکانی چین کاکتەوە باسمان نەکریانی چۆن بیناسینەوە لەگەڵ جێشی بکەین و لەگەڵ نەخۆشەکانی دیکە نیشانەکانی بە تایبەتی حساسیەتی وەرزی لوت جا حساسیەتیش دوو جۆرمان هەیە هەندێکمان هەیە وەرزیە هەندێکمان هەیە ساڵانەیە وەرزێکەمە بەسمان چێ لە وەرزێکی تایبەتایەت یعنی لە بیدایەتی بەهارەوێت تا کۆتایی بڵین لە پاییزە ئەوی کیان لە ساڵەکە دوان زەمانەکە هەمانە نیشانەکانی وەڵا بەوە دەست پێکە کە لوت دەخورێت لوت ئاوەکات لودەگیرێ پشمینێکی زۆر دەبێت ئەمانە بەڵام ئەگەر هەڵامە دەبێت هەڵامەتەکە و کوتماندوانێ هەمان نیشانی هەبێ بە کەمتر لەگەڵی ئەو تاو هەبێ بێهێزیت هەبێ قۆرق سووربوونەوە خورانت لەمەی وەرزەکان نەخێت تا دروست ناکە نەخێر وەکوتان دروست ناکە بڵێ بەڵام ئیزعاجە پسن نەخۆشەکە باسەکە بەیانیان هەڵەسیە بە جاری وای 10 جارە پژمێت 15 جارە پژمێت جا ئەویش دەرەجی هەیە بڵین کەم و مامناوەند و قورسی هەیە کە چۆ قورسەکانەوەی تر ژیانی دەتاڵەکات لە ئیشیەکات ناخۆشە لە دەوامیەکات خوێن کار بێ لەوانێ نەچێتەوە بۆ قوتابخانە ینی ئەمانە ژیانی تقریبان تێگە ینی نەخۆشێکی ترسناک نییە بەڵام ینی ئیزعاج کاتوگیان ئێمە چۆن نەجاتمان بێ لەم حساسیەت یانی بە هەربێ هەر عیلاج بێت یاخود هەر شتی تیشەیە ڕێنماییتە چی هەیە خۆی کاشەکە لە جارێتە لای ئێمە دەستنیشانکردنەکەی مویمەکو باسەکە جەنابێت دەستنیشانکردنەکەی کە دەستنیشانمان کرێسا خۆشبەختانە فەحسمان زۆر بۆ هاتۆ پشکنینی تازە مەسەن ڕێژەکەی پێوین ها یەکەم جا لە پێناسکەوتم لە سیستمی بەرگریا دیژەتەنێکی بە دروستەکە ئەو دیژەتەنە چەنە زۆر بێ IgE پێڵن نەخۆشەکە یعنی ئەوەنە بەقووەتە تیا حساسیەتەکە ئەوەی بۆ دەستنیشانەکەین دومیان ئێستا خۆشبەختانە پشکنینمان بۆ هاتۆ جۆری حساسیەتەکە دیاریەکەین ئەمزین بە چی هەیەی ئێماڵین بە گژوگیە بەڵامی وا هێشتی کەشی هەیە لەگەڵیا بۆ منە لە ماڵا پشیلەی هەیە لە ماڵە سیسرێک هەیە
بۆ منە لە ماڵا کە ڕۆژ هەیە ئەوانە بۆنە کەوانە ئیروژێنێت و ئەمانەی مە دەستنیشانیەکەین لە پێشا لە ڕێی خوێنەوە. اینجا دووەمیشیان ئەگەر لەمە شا سەرکەوتو نەبووی ئێستا پشکنینی کەمان هەیە لە ڕێگەی پێستەواکرێت. ئەمەیان خۆشببختانە دوای چارەسەریشی لەگەڵای ئەگەر باسی بکەین چارە شتێکی تازەیە ئەکرێت و چارەسەریشی و تقریبا وەکو بنبڕکردنی لێت لە 180 کۆنتترۆلیەکە. دکتۆر باس لە ئاژەڵی ماڵی کریانی پشیلەوانە بۆەوە بێدیانەوە چەند بۆچی کاریگەری هەیە بۆوان باسکەین. بڵێ ئێستا پشیلەکە تقریبا وەکو مۆدێکی لێ هاتووە لەگەڵ دوو لە ڕێی جەنابتانی بینەران سەگیش تا ڕادەی کەمتە بەڵام پشیلەکە زۆرترە. ئەمانە لەو تۆکیانە لەوانێ ئەو ماوەدە هەستیاری کابێکو تۆزیەکە بۆ کەسانی کە هەستیاریان هەیە بە تایبەتی هەستیاری لوت چکە هەستیاری لوت لەگەڵ ڕەبووە زۆر تێکەڵاوە. چکە ئەو مناڵانی کە هەستیاری لوتیانێڵە لە سات چیان لەوانێ لە گەورەیە بێ بەڕەبوو ینی ئەوەنە بەیەکەوە گرێدراون. پشیل لەو ئەمانەش وروژێنەرن ینی حساسیەتەکەی زیاکات ئەژوڵێ بڵێ لەناو ماڵایەت ئەڕواایەتە سەر شانت ئەکیتە باوەش لەگەڵ تا ئەو تووکەی کە ئەوەرێت چەنەها ئەنتیجینی تیا لەوانەیە ئەوانە سەبەبەکە بۆ دروستبوونی زیاکردنی حساسیەتەکە و دوایمیشان بۆ دروستبوونی ڕەبووەکە لێت. چکامە دیقەتمان ناو کەسانی هەستیاریان هەیە و پشیلەی هەیە زۆربیان ڕەبووشیان تیا دەرەکەوێت. وەبزا مۆزوعێکیش هەیە نوکتەیەکێ لەسەرەوە دکتۆر بەمان باسکە لەسەر پشیلە وڵای لەسەر پشیلە دووشتی زۆر خۆشم هەیە ینی کە خەڵک وە ئالوودەی بووە. باشە یەکێکیان برادێک خۆشەویستمان دازیاریشە زۆر جار پێڵێم هاو بۆلام بۆم تەشخیص کرد کەەوە حساسیەتێکی بەقوەتی لوتی هەبوو تقریبا تووشی جیویشی کرده بوو جاروبارە ژوو بەڕەبوو. بەڵام لای منە خۆش کە تۆ پێڵێ ڕەبووە پێی ناخۆش هەر پێ بڵێ حساسیەتە پێی خۆشە ینی کەلیمەیەکی وەکو بێزراوە لە ناو خەڵکە وە لە واژ نییە. من زۆر جا بە نەخۆش ئەڵەم پێ بڵم ڕەبوو باش وەک لە قەسەبات ئەڵێ بۆ ئەڵم ڕەبوو چاگەبی تۆ ناو بە ناو نەخۆشیەکەش هەر ناو بە ناوە خۆی بەڵام قەسەبات 24 ساعتە چاک نابیت و هەر خیزە دیەخڕە بێ باڵغەمە دەبێ. وڵای کە هەبوو لامان بۆم دەستنیشان کرد دوای ئەوە فەحسێکم بۆ کرد لە پشیلەوە لێت کە پێم دوتی وڵات دوو پشیلەم هەیە شیرازیەکان جوان ئەوانە و چارە سەروت وڵای نەزانی بوو پشی نەخێر من هینم بۆ کرد کە وتم ئەمە لەوە واولێت وتی پشیلەم هەیە وتمە بێ لای بەریت ڕێگاشی پێیات وڵە چکا لە بەرێمە هیوایەتە هیوایەت شتێکە لەوانێ زۆر قورس بێتەوە بە یەکێگەڵی لای بەرە لەوانێ لای نەبات. وتی چی بکەم چارەسەرتم چارەسەریان تا عیلاجەکان بە باشی وەرەگریت یان ئەو پشکنینی پێستەمان هەیە ئێمە بۆ پشیلە نیمانە لێرە لە سلێمانی. وتی لەکوێ هەیە وتم لە تەبرێز یان لە تورکیا هەیە باوەڕکە لێرە چوو بە تورکیا تێستەکەی کرد دەرکەوت لە پشیلەکە بوو لقاحیان نایە بڵین کە دوای باسیەکەین لقاحەکە چۆن لە خۆتی بی ئەمە میکانیزمەکەی چیە بۆی ئەیکا بە ڕەفیق نەمانێت ئەو پرۆتینێکێتە لە شەوە لەوانێ بۆ لە شیمەر حساسە بۆ جەنابەت حساس نەبێ بۆی ژوای لەکەین بۆ منیش حساس نەبێ وردە و دەڕای ئەهێنین ینی تەژوی نەبێ و ڕاهێنانی چۆن حیوانی لە ماڵە یاندارە ڕایهێنی وردە و دەیتر پەلامارن نایە ئەوی ژوای لەکەیت باوەڕکەوت 2 ساڵی ڕێ خەریکە دەرزیەکان ئەیکا هەفتانە ماڵانە سێمانجارێک لەبەر ئەوە بۆ تورکیا بۆ هێنای لێرە بۆ یەکەین بەڵێ بەس دوو جار سەفەری کردوتە سایت حسابی کە بە چەنە ڕوا و چۆنی پێچێ و چەنێتیە چێ لەوێ یەکێکی تری شاندانەیەکی تر بوو هاو ژنەکە فەحسم بۆ کە ڕەبووی هەبوو کە هەبوو گوتم بە ئەمە سەبەبی پشیلە زۆر دەوری هەیە بۆ جەنابەت سێرێکی ژنێکی کە لەگەڵ وازام خەسووی بوو پێکەنی یعنی بوتم بۆ تی بەخوا پشیلەکەمان هەیە لە ماڵۆ لا نابێت ئەنوێنە کری بە پێکەنین وای لێکرد کە بڵێن ئەو لاپچێ لەوانە پشیلەکە لا نەچێت لە بەری ئەوەیان خۆشێ مناڵەکانی و ئینیەکات لەم ڕۆژانە شادانی کا و باوەڕکە عینەن شت بوو وتی وە ئالوودەم ئەوی کە لە ماڵا پێم بڵێ ئەگری مۆڕەمە ژوورێکی کەوە تۆڕابم نابێ بڵێ پشیلە لابەرە وتم کە لای نابێ گلی لە من مەکە چکە تو دوای من لەوانێت چاک دابیتەوە ئەچی بۆ لای دکتۆرێکی تر لەوانێ بڵێ ئەم عیلاجی باش نەکوتوم خەتاکەت ئەوەیە تو ڕوژێنەرەکە لە ماڵتایە ئاژاوەکە لە ماڵتایە ئاژاوەکە دوور خەرەوە ئاشتیەکە لە ماڵتا بەرقرارەوە وڵایمە گرنگانی بۆ خەڵکی گۆشێکی زۆرانی لە هاوڵاتیان پشی لە ڕائگرنانی ئاگاداری تەندروستی خۆیان بن لەوانێ مناڵەکەی بە تایبەتی بڵێ ئەو کەسانی تکە هەستیارم پێشەتی ژنی هەمووی وابێت هەمووی وابێت بڵێ یعنی کە تۆ هەیەی وتمان لە سایە مەسنجاری وایە چلە سیە ئەنی شەرنی هەچ کەسێ پشیلەی هەبوو توش بێت من ماڵی وایە زانم کەسی خۆمە دوانسیانێکی هەیە شکر باشیش بۆ پشیلەکە گرنگترین نیشانەی چیە ینی چۆن ئەزانێم کەسە هەستیاری هەیە بۆ پشیلەکانی چۆن بینێکی کە هەیە نیشانێکی هەیە لە جستەیە پشیلەش هەر ئەپژمێ و کاتۆر ئەو شتانە پشیلەکەی نەکەی کە قوی لەوانەیە پژمینەکەشی ڕەتی نەبێ خۆی حساسیەتی بە بیابەتەوە ناگوێزێتەوە بەڵام تووکی هەیەی تو ئەو ڕوژێنێت ینی حساسیت نەخۆشیێکی ژمینە هەیە چۆنە مەبەستەکەم ئەوەیە کە کەسێک یە بە لامان نیشانەکانی حساسیەتی هەیە یا مناڵەکە ڕەبووی هەیە ئێمە پرسیارانی کە لەکەن چەند شتێ لە ماڵا دوو کاڵی جگەرە زۆر خراپە دووەمیان بۆنەکانی ماڵ پاکەرەوەکانی ماڵ بڵێ نجارەگەڵی شیا پشیلە یان گیاندارەکانی تر تقریبا بڵین تووتی و کۆتر و ئەمانە ئەوە شێتی بڵێ ئەوانش زیاتر هێتی و کۆتر نەخۆشی خراپتیشی هەیە
چی هەیە تورکۆتر کۆتر نەخۆشیێکە کاکاشە لە سیەکانە وەکو ڕیشاڵی لەکە دوایی ئەگەر لە قۆناغێکەکەمە فریای بکەی کۆنتترۆلەکەی نەو کرد ئیتی وردە سیەکان ڕقەکە ئێستیش کە ڕقە بێت یانی تۆ ئۆکسسیجین هەڵەمژی پردەیەکی یا بە خوێن ئۆکسسیجینەکە بۆی بێ بۆ لەشی تۆ ئەو پردەی ئەستورەکە ئیتر ئۆکسسیجین نایە بۆ لەشی تۆ اینجا کە ئینسانی بە چێژی بە ئۆکسسیجینەژی وڵی ئەمە بێ کۆتر بازینەکان والله سا تقریبا چەند حاڵەتێکمان هەبوو من بە سواز بخوا کە پێمان وتن لا بردو ڕێک ئەی بینەماوە ینی ئەشیعی پێشوی سێکی ئەشیعی تەنوریەکەی سیتیەکەی لەگەڵ دوای عیلاجەکان کە یامانەتێ 100% نۆرمال بوت بەس بۆ شەتی لای بردووە هێ ئینکارە لای نابە ئەوەکو جگەرە زیانیە بێت هەر زۆر خراپە ناڵم ئەو ئینەکات جاجگەرە زیانی زۆرە بەڵام جگەرە تۆزی هێواشە مەسەن ئەو نەخۆشیانی کە لە سیەکانە دروستە بێ بۆ هیچگەرەوە مدەی یاوەتیە ئەوە نیە یەکێک جگەرێ پێش دوای سەعاتێ تووشی نەخۆشی بێ بۆ نمونە هەوکردین درێژخایەنەکان بەجارێ 20 ساڵیە بێت بەڕەحمە لەگەڵ تا زۆر مردنێکی هێواشە من وایان پێڵم یان خوا نەخواستە شێرپەنجەی سیەکان جاری وایە 30 ساڵیە بێت بە 30 ساڵ ئێمە پێناسیەکمان هەیە بۆ جگەرە ئەڵێن 20 جگەرە لە ڕۆژێکە ینی بۆ ساڵێکە هیوایەکە چل جگەرە پێشێ ساڵەکەی بێ بە 2 ساڵای ئەو بەڵکەمە 20 جگەرەماندانەوە سنی وایە لە من 30 جگەرا کێشم کاتە ساڵێکی ئەو کەی کێشێ ساڵ و نیوێکی تومبیە نەک ساڵی خۆی دکتۆر نزار وەک جنابتان دراستان لەسەر کردووە نسبەی سەرەتانی سی زیانی نەکردووە هەست ناکەن کە خەڵک زۆر تووشە بێت سیەکان سەرەتانەکە شێرپەنجەکان بەگشتی هەمی تووشە بێت خۆی هۆکاری سەرەکی جگەرەکەی جگەڵە دوای دووکەڵەکانە دوای پیسبوونی ژینگەیە ئەمانە چەند هۆکارێکی سەرەکیین بەڵام جگەرەکە بە هۆکارێکی سەرەکیە لە بەروی ژماری دانیشتوان زیای کردووە جگەرە کێشانەکە زیای کردووە ڕێژەی سیارە و پیسبوونی ژینگە زیای کردوە پێم نەخۆشانە زیاکەن لەگەڵ نیشانەی چییە کاتۆر هی سەرەتانی سی بڵین سەرەتانی سیکێتە لای ئێمە جاری وایە کاشێقێستا ئەمە ڕێکخراوی جیهانی هینێکی بۆدان ناوین گایدلاینە بڵین دلیلێک ئەڵێ ئەو کەسەی تەمەنی سەر و 50 ساڵ بوو لە 15 ساڵیان 20 ساڵ زیاتر جگەرەی کێشە ئەبێ ساڵانە تۆ ئەشیعەیەکی تەنووری کەم دۆزی پێڵێنانی لۆ دۆز مەبەستی چانی تیشکی کەم بێت ئەڵێ بێ بۆی بکەیت بۆ ئەڵێ تۆ بۆی بیدۆزیتەوە مهمی شێرپەنجە لە چیە زوو دۆزینەوەکەیەتی وەسان لە قۆناغی یەک و دوا بیگریت بە عملیات ئەڕوات بەڵام بەداخوانی کێنە لای ئێمە تا گەورە ئەبێ و تا نیشانەکانی زیادە بەڵام نیشانەکانی بە شێوەیەکی گشتی لە کۆکەوە دەست پێەکە کۆکەیەکی درێژخایەنە کۆکەکە بەڵغەمی لەگەڵایە جاری وایە خوێن هەڵێنێتەوە بەڵام چکاوەکو پێموتی درێژە کەسەکە لەگەڵ یان ڕایە چکات جگەرە کێشەوە زانێ کۆکەی جگەرەکەیە نایە بەلایە جاوردۆ دەبێ هێزیەکات تەنە نەفەسیەکات کاتێتە لای تۆ لە قۆناغی سێ و چوارایە و کاتە هیچت بۆ ناکرێت لەگەڵ ئیلا مەجموعی عیلاجی بڵێن کیمیاوی و تیشک و ئەمانێت بۆ ئەوکەیت دکتۆر ئەم ڤیپیان هێناوەتەنێ و گەنجان و بۆ بەدیلی جگەرە ئەوتری کۆمەڵی مادی زۆر خراپی تێدا هەمیشەر بۆ هاوشێوی جگەرە زیانی ئەبێت خۆی توێژینەوەکان کاکدانیا لەسەر ڤیپ کەمترە لە چاوجگەریا لەبەرەوە توێژینەوەی دوێژخانەکانی نەهاتەوە بەڵام توێژینەوە کورتەکانی لە جگەرە گەر خراپتر نەبێت باشتر نییە لەبەر تازەیە جارەکە بڵێ یعنی توێژینەوەی ئەوێت کاو توێژینوانە جارێوات تۆ 20 ساڵ متمانێکی جگەرە کێشن جا تووشی شەرپەنجا بێ وێ بیشتەقیم لە ساڵی 2006وانەوە هاتووە جا ئەوان یەکەم جار کە دروست کرا توتنیتیانیە ڤیپ شلەیەکە لەگەڵ مەوادە حافزەکانەتیایەتی ئەگەر مەکرێتەوە هەڵمێک هەڵ ئەمژیت و ئەیتەوە وەکو توتن بەڵام نیکۆتینەکەی تایە نیکۆتینەکەس ئالوودەبوونەکەی تایە وەختی خۆی کەمیان دروست کردویان دانا بەحساب بۆ جگەرەی بێت بڵێ بۆی مادەی تارەکەی تیانە بڵێن قەترانەکە کە تووشی شەرپەنجە دەکا بەڵام کە بینیان لە عالەمە دەنگدانەوەیکی تری هەبوو گەنج سەری تێ کرد ئەوەی جگەرە کێش نەبوو خویە وەک لەوەی کە جگەرە کێشە لەبەرەوە گەنجێکی زۆر ئالوودەی بوو بەڕاستیەوەیش هاوشێوەی جگەرە هیچ ئەگەر لەو زیاتر خراپ نەبێ باشیتیان نییە نێرگەلە شەرعی نەشتەکاتەوە نێرگەلەشکاتە نێرگەلە خراپتریشە بۆ چکار لەناو ئاوایە ئەڕوات بڵێ لەناو ئاوایە ئەڕوات لەگەڵی شیا غەڵوزەکەی یەکەم ئۆکسیدی کاربۆن دروستەکە هەنی تۆ جانێرگەلەش عادەتێکی وەکو جگەرە نیە تۆ جگەرە دانەیەک داگستێنی دقەیەکە پێچێ نێرگە لە سێشنێکی کە پێڵێن ئەگەر لە نیم سەعات بۆ سەعاتێک ببێ مەقابلی 100 جگەرەیە ینی 5 پاکەت ئەوە نەبووە تۆ زیاتر ئینەکەن جانێرگەلە نەخۆشی بڵاوکاتە بۆ لەبەری چەند گەنجێک بەیە کەوەندەمەکان ناگۆڕن ئەمە یا بۆ ئەوە یا بۆ لە دەمی ئەوە بزانە چەنا ڤایرۆسەکان کە لەبین یەکە هەیەە کە نازان پێی چا زۆر جا ڤایرۆس تێتۆ نیشانەی نییە نێرگەلەش زۆر خراپە بە تایبەتی بەداخی شۆڤیپەکەی ساوای لێ هاتووە کاراسانی بۆ دروست بووە کە هەرزانە بە ئاسانی دەسەکەوێت لە مارکێتێکە هەڵی معلبات هەڵی بیپسی شتە دایان ناوە گەنجەکە چی حەزی لێتی خۆشە لە ئەوڵەوە گەنجە تەسیرێکی وای تێناکات جارێ
بەڵێ ئەنواع وشکال سیەوە نینەکانت هەمێکی هەیە تودۆ دەگەنجەکە ئالووداکە ئەکە بوو بە ئالوودەیت دوای بۆی تەرگ ناکرێت ئەوەی زیانەکانی کلیات ئەمانە زۆر زیاتر ینی کاریگەرانە بێت لەسەر نەخۆشیەکانی شێرپەنجە بەدەر لە نەخۆشی شێرپەنجەوانە. بەڵێ خۆی کاکدانیاریان بەنسبەت دووکەڵ و جگەرەوە ئەڵێ هەموو شێرپەنجەیەک لە لێەوە تاوەکو بڵێن بنی پێگەر پێ بڵێت هێنت نییە چکە زۆر جابینوانە سەرەتانی میزەڵان سەبەبێکی سەرێکەکەی جگەرێ ئێکابرا لە خۆم میزەڵانمە بۆچی بەجگەرێ ئەو نیکۆتینی ئەو تارێکە چێتە ناو خوێنە چێ بۆ هەموو لەش ئیتە هەر لە پێستەوە تاوەکو هەموو لە ژێڕات ئیتە هەموو شێرپەنجەکان ڕەبتیان هەیە بەجگەرەوە ئەنەگەرێک جگەرە کێش بێ بە شێرپەنجەیەک بێت ئیتلانێ دکتۆرەکە زۆر سێرچی بۆ نەکابزانێ لە چی وایلاتەوە چکە سەبەبێکی سەرەکیە وەکو هۆکارەکان عنی جگەرە لە هەموو شێرپەنجەکانایە. دکتۆر هەستیاری وەرزی وەرز کاریگەری هەیە لەسەر ئەم هەستیارە گۆڕینی وەرز چونمان بۆ بەرەو بەهار بەرەو هاوین ینی وەرزەکان تەسیری هەیە لەسەر هەستیاریەکە. بەڵێ هەستیاری وەرزی بۆ دانراوە ناڵێن کە لە بیدایەتی بەهارە کە دەست پێکان مانیسێ گژوگیا بژێت و درختەکانە بژێت و جۆرە هەڵاڵەیە دروستەکات ئەمە وەرزەکەیە اینجا لە ماڵی شەشا گیاکانی تودەودە زەر دەبن تۆکەیەتی ئەمە وەرزەکەتی بەڵێ وەکو وەرزە بەڵام ساڵانەکە لە دەوروبەرەیە جامە لە پشکنانی کەیکەین بۆ وەرزیەکان زیاتر دەرەوەی ماڵە بەڵام کە بوو بە ساڵانیانی کەشەکە لە ناو ماڵی شایەتەوە وەکو شتانی باسمان کە پشیلەیە هەندێک ماڵ هەیە کە ڕووی هەیە هەندێک ماڵی شێدارە ئەمانە بێتە سەرچاوی حساسیت لە ماڵەکەی هەستیاریەکە لە ماڵەکەیە بێجگە لە پاکەرەوەکان و دووکەڵ ئەوانە کە ڕژێنەرنەوەوانە. بەڵکە تۆ باسی پاکەرەوەکانە کرد کە بەڕاستی ڕەنگە بڵام هەموو ماڵی گیرۆدەیە بەدەستیەوە کە ئەفرەتەن زۆر بەکاری هێنن یعنی ئەو مادە فاست و ئەو شتانەی کە بڵین بەکاری هێنن زیانەکانی چییە و چ تەسیرێکی لەسەر سیەکان دروستکات و ئایا چۆن خۆمای لێپارێزین؟ بڵێ خۆی مادە پاکەرەوەکان کاکشیاق بە شێوەیەکی گشتی هەمی ماوەی کیمیاویە چکە ماوەی کیمیایی نەبێت ناتوانێت پەڵێ لابەرێت ئەمە ئەگۆڕە بە دوو جۆرە ئەو کەسێک کە ئایا نەخۆشیەکەی هەیە خۆی ئەو کەسێک کە نیەتی ئەو کەسی کە هەیەی بۆ نمونە هەستیاری هەیە یان نەخۆشیێکی ڕەبووی هەیە ئەمانە بێتەوەی وروژانەوەی هەنی زۆر جارێمە کە بۆمانیان نەخۆشەکە یەکسەری پیاڵی پاکەرەوە بەکار نێهێناوە لە بە ماسکە کردووە لەگەڵیان نە شوێنەکە یواشیانەیە وڵات داخرا و لە حەمامەکەیەتی و ئاوێکی گەرمم پیاکەڵەکەن ئەوە زۆر خەتەرە بەعزجان تایی دووڕێی مادێکی فاستێکەڵەکەن دووکەڵێکی زۆر خراپ ئەمە ئەبێتە هۆی چی ڕژان و سوتانەی بۆریەکانی هەوا ئەمە لەو کەسانی کە خۆیان نەخۆشەکانیان هەبێتەوەی ڕژانەوەیان ئەو کەسانەشی کەنەیان بێت وردە و دە بە مروری زەمن بۆریەکانی هەوایان لە کارەخەیانی سوتانەوە دروستەکە لە بۆریەکانی هەوایان لەبەرێمە دایمە ڕێنماییان نەکەین تا ئەتوانی بەکاری مەهێنە جامە زۆر جاریشانێک کە خانمەکان پیانەڵم تۆ خۆ پاکوتەمیزی پێویست ناکات یعنی فاستەوە بۆ چییە ئێستا هەندێکیان بەدیلمان بۆێنێتەوە بە سرکە و بەلی مندۆزی و تا ڕادەیەک ئێستا شەریکاتەکانی ژەمەیان کردووە ینی هاتون بۆنەکان لا بردووە بۆی تۆ بە تاواتی هەڵی مژی کە تۆ بۆنەکە هەستی پێەکەی ڕاکەی لی بەسکە هەستی پێ نەکرد هەڵێ مژی خۆی لە چی پێکاتۆ مادی کیمیاییە یعنی وەختدارترە تا ڕادەیەک هەندێکیان قەنەعەت بەخۆیانەکەن مندانێ بەکارێن بۆ نمە باناوی نەڵێن بۆنی نییە ڕەتی بە بۆنەکەەوە نییە و شوێنی بەکاتێنانە بێ ماسکی چاک بکەیت یان ئەبێ شوێنەکە کراوە بێت کێرا دەرمانەکەی پیا بکەیت و بڕۆیت بڵێ ساحیبە هەواکە بێتە دەرەوە دەرگاکانی ماڵ بکەیتەوە پەنجەرە بکەیتەوە. کاک زۆر بانگی پیرۆزی ڕەمەزان ئەوەی کە لە زۆر بەرنامەکانی ڕابردووە باسمان کردو هەریەکە بە شازە کاریگەریە بێت نەخواردنی ئەم شتانەی کە بە ڕۆژووین کاریگەری بێت لەسەر هەناسە لەسەر سیەکانمان لەسەر بەشێک جۆرەکان پاکبوونەوەی سی و هەناسە ئەوانە. بەڵێ خۆی ئەمە دایمە ڕێنماییمان بۆ نەخۆشەکانمان ئەوەیە ئەو نەخۆشانی کە کۆنتترۆڵن ئەتوان بە ڕۆژوو بن بەبێ هیچ کێشەیەک بەمەرجێک ئێواران خۆیان دوور بگرنەوە لە شتی تون لە شتی ترش لەو شەربەتە هەناروشتەکان لەگەڵیە ئاوێکی زۆر بخۆنەوە لە بینی ئیفتار بۆ پاشێ و زیاد لە حد بۆی سیەکان تەڕوبڕ بێت بۆی ئەو پیسیانی کە لە ناوێتی بێتە دەرەوە. وڵاکان تۆ پێم خۆشە ئەم گفتوگۆ بینە ئەوێ لەگەڵ شێفە فەرزەکەم پێکەوە گفتوگۆ بکەین و خۆشتەکانیشمان لەبەردەستایە. السلام عليكم. باشی باسی نەکەماکە ئەو کەسانی کە نەخۆشیەکانی کۆندامی هەناسیان هەیە بە ڕۆژووە بن ئەکرێن بە دوو گروپەوە گروپێکیان ئەو کەسانن کە کۆنتترۆڵن یعنی نەخۆشیان هەیە بەڵام کۆنتترۆڵە
ئەتوانێت ڕۆژی خۆی بگرێ بە چاکی بەڵام ئەمەرجی کەوتمان ئێواران خۆیان بە دوور بگرن لە خواردنە ترشەکان تونەکان لەگەڵ یا ئاوێکی زۆر بخۆنەوە تا پاشێو بەڵام گروپی دووەمیان ئەوانەی کە مەسەن نەخۆشیەکانیان کۆنتترۆل نییە ئەوانە کە دوو لە ڕووی بینەرانیش کە جەنابتان بەڵغەمیان هەیە ئەوان ئەتوان ماوەیەک تا وشکەکات بە ڕۆژوو نەبن ئەگەر نەخۆشیەکەی زۆر درێژخانەکان نەبێ کە بڵین بەڵغەمەکە زیاد لە حەت هەیە زۆر ئەو کەسانی کە تووشی نەخۆشیێکی سیەکان بوون تووشی هەناسە بوون خوا نەخواستە شێر پەنجەی توش بووە ڕێنمایی هەیە لە بواری خواردنا بۆ چۆن ئاگاداری ئەوە خواردن بێت یان شتێک لەو بابەتە نەخۆشیەکانی سیەکان ناڵێن ئەوانەی کەوتمان هەستیاریەکانیان هەیە یان ڕەبوویان هەیە بڵێ ئەو مادانەی کە ماوادی پارێزەریتیان نابێ بیخۆن ئەو مادانەی کە ترشوتونن بۆری هەوا و ڕژێنەوە نابێ بیخۆن لەگەڵ یا ئەمە یەک ڕێنماییکەشیانەیە ئەڵین خۆت بە چی تێک چوچکە هەندی حاڵەتمان هەیە خۆی کە حساسیەتی هەیە لەگەڵ ڕەبۆکەیە حساسیەتی خواردنی هەیە سێمە نەخۆشمان هەیە لە علی بابایەگە خوات دەمچای ئەو نەوێت هەیە بە مۆس هەیە بە باینجان کاڵک ئەمە خواردنەکان ئەو کەسانە بێ دوورکەونەوە لەوانە لەبەر ئێمە ڕێنمایی گشتیانێنێ ئەڵین خۆتان دکتۆری خۆتان بن چاگونا هەمن چەند شتێکی لە قەدەغە بکەم پێی ئەڵەمەڵم بەچی تێکچوی بەچی زانی گیانە سوورە بێتەوە ئاوسێ تێگەچین مەیخۆ هەیە بە قارچ وایە بڵێ قاچەکەن دێکیانێ خۆی ژەهرێکی لەگەڵ زۆر جار ئەوە نوعەکەیەت یەکسەری تووشین دەکا بەڵێ ئەوە دەورەکەتور بەعسیجار ڕۆنزەیتون بۆ قورگێشەوە هەتا بۆ حساسیەتی قوربانە بەکارهێنرێت سێمەش لێرە نازانم ڕۆنزەیتونمان هەبێت سوودی چییە لە بواری ئێوە هەستەکەن ئەوە شتێکی باش بێت خۆ ڕۆنزەیتونەمانە چکات چاورکەرە وەکو تەڕکردنی ناوقۆڵ زیاتر بڵێ وەکوینەکان بڵێ ئەو مادەسەکەەوە خلافی دروستەکە ئێستا شروبانی کە لە بازارە هەیە بە گژوگیای فرۆشن زیاتر سوودیان لەمە بینیوە چیەکەن دەرمانی کتێکن لە گیایەکە وەکو ناوپۆشە دروستەکە بە دەوری ئەوشوێن کە بینە بڵێ هەڵنیەکێکە لەوانە نەعنا ئەچین چیەکە ناوپۆشێکی بۆ دروستەکانی تۆژاڵێک تەنێ بەسەر شوێن برینارەکە تا چاگە بێتەوە بڵێ ئەوە دەوری تایە بەڵام زەیتی زەیتونەکە کات وەکو لەش وەکو هەرسوودێکی زۆری هەیە بەڵام شکایمە زۆر جار نەخۆشەکان کاڵێک کۆکەکەی زیاتر لێرە بەڵام کۆکەی سیەکان ڕەتی پێوینێ بۆ لەبەرەوەی زەیتی زەیتون ناچێت ئەچێتە خوێن و لێوە بڵاو بێتەوە پێچێت ئەو ژۆنە ناخۆلانە کە شتێکی زەڵاتە ئاخوا شتێکی وان نەبێ بۆ ناو سیەکان با بینە سەر شتی شخصی خۆت حەزت لە خواردنشت چۆنە بینە چۆنە خواردن وڵای سوپاس بەخوا هەموو شتێکە خۆم ئەم خواردنانی شەف دیارە پێ چۆنە کاتۆر وڵا دەست و چاوی خۆش بێ زۆر جان وڵا زەڵاتە خواردنێکی سەرەکی ئێوارانی یەکێک خوا بیاتێ بۆی بکرێت ئێواران هەموو ئێوارەیەک شتێکی باشە پێشەم خۆی من مقابلاتی پێڵێن عنی پێشی پێوتێ بۆ هەم بۆ ڤیتامین و کانزاکانی کەتیایەتی هەم بۆشی کە مەعیدە دەگرێ ناتوانانی وەکو سنەتەکە لەمە ساڵسەلمێکی بە سێ بەشەوە بەشیشان بەمانە پڕکەی بۆی هەر خواردنەکە نەبێ بچێت ناوی و پێش خواردنە بەس پێشبان نییە کاتۆر قەدەغیتەوە مهمی ڕۆژوو لەوەیە تا چاوتە حەز لێتی ناوێت کاک دکتۆر کەشوهوای ناوچێ بۆ ناوچەیەکی دیکە من کاک شێزانی خەڵکی تێوەڵم کەشوهایەکی زۆر پاکیە کە ئەچم بۆ ئەوێ ینی زۆری فەرقە لەگەڵ شارە ینی هەستەکەی هەناسە دهانێت فەرقیەکانی زۆر شوێنی گاچی ینی بناو ئەو شاخ و باخ و ئەوانەیە کەسانی ئەوێ تەمەنیان فەرقەکە لە ڕووی هەناسە و لە ڕووی نەخۆشیەکانی هەناسە ئەوانەوە بەڵێ خۆی کاگەدانێریا وەکو تەمەەن خۆی گەورە تهدیدکردوە بەڵام بەرەکەتی تەمەەن دەوریەیە تۆ لەکوێ 30 ساڵ بژی تو بە نەخۆشی و لە جێگای کەوتپی لەکوێ 30 ساڵەکە بە ژیانێکی تەندروست و تاخوای گەورە تەمەەن تاوەکە و ئەەکەی بەعرزە بەڵێ هەوا زۆری بۆیە ڕێژەی سەوزاییە یەکەم لە تێڵی جەنابن بینیمە منژ ڕێژەی سەوزایەکی زۆری هەیە وەلو گوێزەکانی ژەڵەن تۆزێ ئەو توینەکەی خراپە تا ڕادەیەک بەڵام لە شارباژێرین سەوزایەکی جوانت هەیە فەرقی لەگەڵ ناو شارە سا تۆ ناو شار سەوزایی کەمە ستاندەرە ڕێژەی جیهانی نییە دووەمیان بوونی ئەم هەموو سیارێ لە ناو شارە جالای ئێمەڵەن بنزینەکەشی بنزین نیە موادێکی نفتە و تێکەڵاویەکەن ئەمە هەمی مادی مسەڵتەنە یەتە ناو هەواوە اینجا بوونی ئەم هەموو خانووە کۆنکرێتیە طبیعیکە لە شارابژی لەگەڵ دەروە لە هەناسیا زۆری فەرقەکە بۆ شوێنێکیش بە شوێنی کە دیقەتمان ناوەسا من زۆر جار لە بەرنامێکە شاباسم کرد و نەخۆشەکانمان تا شارباژێرێکت بۆیت چواری بازیانە بۆیت چواری بەری عربەتی بۆیت تاوەکو بەری قەراخە بۆ بێت فەرقەکە لەوانە شوێنەکە بە پێی ڕێژەی سەوزایەکە فەرقەکە کاک زۆر هەوڕێکم لە شوێنێکی شەکانی شوێنی لەسەر شەقامانی شوێنەکەی دەرگاکی کراوەتەوە ینی لێ بە دوو ڕۆژارێک ئەو کلسەیەم لەو لاپتۆپە ڕەشانی هەر ڕەشایەک یان لەسەر ئەو کلنسە جا مەسم چێوە نییە کەشوها و دوو کەڵیوانار کاریگەریە جا بۆ خۆمانە بێت تەسیرێکیە بێت خۆی کاکدانیار بزەبێت ئەوە خۆ لیا بینیتە ئەوە چەندێک کە ئەی بینیت ئەی تۆ گەردیلەکان دابش کراوێمە ئەمە خی گەورە سپاسی بکەین هەموو دقیقاڵێ وان تعود و نەمەتە لای لا تەحسوها چییە تۆ سیستمێکی فلتەرە هەیە لێرە تا ناو سیکڵ دانوچکەکانت بۆی تهدید کرد هەر لە لوتە لوت بۆ هەیە سامە زۆر ناڵێ بەلامان کە نەخۆشن لوتیان گیرا و ئینیانێ بەدەم هەناسێن دای مەسنیان تەڕە بۆ فلتەری نیە
ئەنی کۆوای ماڵە دەرگای نەبێت ئێتولوت هەلێرەوە ئەو مایکرۆنانی کە تهدید کراوە تا 12 گەورەکان هەمی بۆ وەگرێت لەوێ نەبوو تا دەکەیێتە ناو ڕێڕەوی هەوا ئەو لینجی کە لە پشتە قورمان ئەمەکەین ئەوانە هەمی بۆ دەگرێت بە بەڵغەم فڕێیتەوە بە فڕێیتەوە هەر نەبوو چکۆلەکان لە 2 مایکرۆم چکۆلەتر ئەوەی تر ئەی بڕێت ئەوە چێتە ناو سیکڵ دانۆچکە کە چوە سیکڵ دانۆچکە لێ پەڕێتەوە بۆ گۆری هەوا و بەلە شابرێت بۆ ئێستا ژینگەی جیهانی کاریان لەسەر ئەو گەردی لە وردانەیە PMI پێوترێت لە 2 مایکرۆم چووکترن ئەوە کێشەکە دروستەکات ئەم نەخۆشیانی کە جەنابەت باسیەکەی هێنا گەورەکان سوپاس بۆخوا لەم شوێنانەیە فتەرەکرێ شکالەش ئینسان کەسێکی ئاسایی لە دقیقا چەند جارە ناسەیە تۆ بڵێن 14 لە هەموو هەناسێکا تۆ 500 مل هەواهی نیو لیتر عیندا دقیقا ئەمە 7 لیتر هەوا هەڵەمژین زەربی ساعتێکە 400 زەربی 24 ساعتێکە 10,000 لیترەکە جا کەزەم نیعمەتی نازانین تا کاتی کۆڕۆناکە هەو کاتێکێکی پێویستی بە ئۆکسیجین بۆ ڕۆژی 6 بوتڵیان بۆ گۆڕی 8 بوتڵیان بۆ گۆڕی فریان ناکەوتی تۆ نیعمەتە ئەماکەی جاتۆم هەوای پڕ لەم هەموو شتانی کە جەنابێ باسی کرد ئەوی بە چاوە بینێ ئەوی کە نابینێت زۆر کرێکار هەن لە کارگەی ئاسنیان شوێنێکە چیمەنتۆیان تەق تۆزێکی زۆر ڕێنمایی چی ینی زۆر جاریان بینی بەبێ دەمامەگیان ئەوە تا چەند گرنگە دەمامەگیان هەر شتێک کە گرنگ بێ بۆیان بۆ سەلامەتی خۆیان بەکاری بێن بڵێ وڵای کارگەکان ئێستا تقریبەنینێکیان لێ کردوون وەکوش فەرزێ بڵێ هۆبەی تەندروستیان هەیە 2 ساڵیش ئەم کارگەی ئەمەی بازیانمە پاتریەکە ئەوە خراپ بوو ئاهاتم بۆ لای من پشکنینمان بۆکردن بۆ کرێکارەکانیان ئەشیامان بۆ گرتن و لەگەڵی شاهینمان بۆکردن بڵین فاسی هەناسەمان هەبوو ئەمانەمان بۆکردن ئەوانی کەمان زانیا بەرەخرا بەڕۆن راپۆرتمان بۆ نووسینەوە کە بە ئیشەکەیان بۆ بگۆڕن شوێنەکەی بۆ گۆڕی چکاتۆ ناکرێ مەسن کابرا تۆ لە منەوەی شازان و نانی ببڕی ناتوانیت بەڵام ساحبی خاوەنی کارگەکە ئەتوانێت شوێنەکەی بۆ بگۆڕێت ئەوانە وڵای ڕێنمای ئەوانە بە زۆر زۆریا بن لە من و تۆ چکاوکو باسمان کرد ئەمە نەخۆشیەکە کتوپڕ نییە بڵێ ئەمڕۆ چێتە معاملێکەوە 6 مانگ گەنجێکی بەقوتە هیچ نیشانێکی نییە بەزەمە وردە دەستیەکانە ئەنیشە و کاریتیەکات خۆش بەگەشت تۆ پرسیار نەماوە دەست خۆش وەڵام من ئەو هینە بوو وتم ئێستا بۆ مژدەیەک بین بە خەڵک کە باسی پشکینەکەمان کرد لە پێستا ئێستا دەرزیەکەی شیمان هەیە ئەمە ساڵان لە دەری وڵات زۆر بەگرانەکرا تقریبا هەموو ئەو جەلسەی کە و برادری باسم کرد بیزوەرەکەی تێ چوو ئێستا ئەمە واکەین بەڵام ئەوش بۆ هەندێک کەسی تایبەت دەکرێت کە بێت ئەوەی حساسیەتەکەی بنبڕ بکەین لە 180 نەک لە 100 چکە حساسیت کۆنتترۆلە بێ ئێمە بە حەبوو سپرا ئەوانە کۆنتترۆل یەکەین بۆ دکتۆر زار عەبدوڵڵا شناری پسپۆری نەخۆشیەکانی هەستیاری کۆندامی هەناسا لەگەڵمان نابوو لەم تەوەرەیەدا خۆ بەخێر بێکای تۆ جانازت حافزەکات توگیان یەخەوە خێر بێ سەرچاومان قوربانم زۆر سپاسەکەی خۆش بێخوا لەگەڵ بێخوا ڕێگەشەی ئینشەڵڵا تەوەری سێم و کۆتایی بەڵێ باز لە هاوکارەکانی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین حتمما دەستگای خێرخوازی بەخشین یەکێکە لەو دەستگانی کە ڕۆڵێکی زۆر باشی بینیوە لە هاوکاریکردن لە دروستکردنی خانوو بۆ ماڵ بۆ منداڵانی بێ باوکیان کەسانی هەژار بۆ ماوەی چەندین ساڵە لە هەرێمی کوردستاندا ڕۆڵێکی باشیان هەبوو توانیانە جێ دەستیان دیار بێت بۆ کەسانی هەژار بۆ کەسانی کەم دەرامەت یا بە تایبەتی تر کاکشێ لە قەیرانە داراییەکاندا لەوەی کەم موچە دوا ئەکەوێت دیارەکەم وەس ئەو گوزەرانی خەڵکی بە تایبەتی لە ساڵانی ڕابردووە چۆن بۆەوە بە ئەم ساڵی شۆیانی موچە دوا ئەکەوێت وە کەسانێکن کە خاوەن پێداویستی تایبەتن کەسانێکن کە پێویستیان بە ماتۆڕێکی ئەوەیە کە ئیش و کارێکی پێ بکات یاخود بتوانێت کەسابەتێکی پێداوی کە ئەمان توانیانە بۆی جێبەجێ بکەن بۆ بە تایبەتی تر لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کار و چالاکیان زۆرتر دەبێت بۆ هۆیەوەی کە خێرخوازان زەکاتەکانیان کۆمەکەکانیان پێشکەش بەم دەستگایە دەکات بۆ پەڕی متمانەیەکی زۆر ئەوانیش دابەشی دەکەن بەسەر خەڵکانی هەژار و کەم دەرامەتدا من پێشوازی بکەم لە بەڕێزان کاک محەممەد شغلەتی بووە کاک عەبدوڵڵا ئەحمەد ئەگەر هەردووکیان ئامادە بن فەرموو یاخۆ بەخێر بێ سەر دوو چاومە بەخێر بێ یاخوا سلام عەلەیکوم خێر قوربان گیان خوا بەخێر بێ فەرموو خێر بێ یاخوا سەر دوو چاومە خوا بەخێر بێ بەخێر بێ سەر چاومە خێر بێ نەخوا کاک محەممەد بەرپرسی ڕاگەیاندنی دەستگای خێرخوازی بەخشینە بەڵێ یاخوا بەخێر بێ سەر چاومە کاک عەبدوڵڵا بۆی نەکرا بێت کاولا بۆی نەکرا یاخوا بەخێر بێ سەر چاومە بەخێر بێ نەخوا هەشتان ساغ بێ دەستگای خێرخوازی بەخشین و پێشەکی ژاماژەم پێکرد ڕۆڵێکی باشی هەبووە لە هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکان لە بەشەکانی دیکەی کوردستان لە غەزە
یخوا دەستان خۆش بخۆی گەور پەداشتان باتەوە نەخۆشخانەکە فکری بەخشین چۆن دروست بوو ئەم فکرە جوانە و ئەم ئیشە جوانەکە لە کوردستانە بڕاستی ناوازەیە. فکری بەخشین سەرەتای لە تەلەڤیزۆنی کەرکووکەوە بوو ساڵی 2007 ئەگەر باڵایە نەچوو بێتم بەڕێز کاگڕێبوار میرانی فکرەکەی هەبوو کە بەرنمەیەکی دانا لە کەناڵێکی لۆکاڵی ئەو کاتە بە ناوی چاوی بەزەی چاوی بەزەی ماوەیەک بەردەوام بوو سەرکەوتنی بەدەستهێنا لە دوای ئەوەی کە کەناڵی ئەسمانی پەیام کرایەوە بەڕێز کاگڕێبوار میرانی پێشنیاری کرد بۆ بەڕێز کاک حاجی فاڕۆکە و کات بەڕێوەبەری کەناڵی پەیام بوو باسی ئەوەی کرد کە ئەم فکرەیە بگوێزینەوە بۆ ئێرە سەرەتا بەرنمەیەک بوو لە 4/6/2009 یەکەم بەرنامەی پێشکەشکرا ئیتر لە دوای ئەوەی کە بەرنمەکە وردە بەرەو پێشچوو خێرخوازان هاتن بەدەمەوە فکرەکە گۆڕا کە بیکەین بە ڕێکخراوێکی سربەخۆ ئێستا ڕێکخراوێکی مۆڵەت پێدراوە لە هەرێمی کوردستان لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان لە حکوومەتی ناوەند فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان مۆڵەتی هەیە لە وڵاتی بەریتانیا و مۆڵەتی هەیە لە یەکێتی ئەوروپاش لە ئێستاە. ئەم ساڵ ڕەمەزانی ئەم ساڵ چۆن بوو خێرخوازان هاوکاریەکان و بەدەم و چونیان چۆن بۆ دەستگاکە ئێوەش پێشکەشی بکەنەوە بە بێ باوکان و هەژارە. وەڵاجە جێ دەستخۆشی و سوپاسە کە خێرخوازان بەردەوام دێن بەدەم پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشینەوە یعنی ئێمە لە کۆنگری نێودەوڵەتی کاری خێرخوازیە بەشداریمان کردووە لە وڵاتی مالیزیا لە وڵاتی تورکیا چوینەتە شوێنانی تریش دیارە خەڵکێک ڕێکخراوی خێرخوازی هەیە وڵاتانی تر کاتێک کە باس و خواسەکەین ئێمە سەرچاوی داهاتمان چیەوە سەرچاوی داهاتان چییە ئێمە لەگەڵ ڕێکخراوێک کە لە کوێیت کارەکەن قسە و باسمان کەوتیان سەرچاوی داهاتی ئەوە چیەیە توانێمە بەس خێرخوازانی ناوخۆی کوردستانە بەلایەنەوە سیر بوو ڕێکخراوێکی بەخشین بۆ گەورەیە ئەو هەموو پرۆژەی هەیە بەس داهاتەکەی لە ناوخۆیە چونکە ئەوە نوتیان ئێمە لە 1970 داهاتەکانمان لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوەیە بەڵام ئێمە بەڕاستی لێرەوە زۆر سوپاسی خێرخوازانی دڵاواکەین کە بەردەوام دێن بەدەم پرۆژەکانمانەوە هەر پرۆژەیەک ڕاگەێنین بەڕاستی بە هیممەتبەرزیەوە دێن ئەم ڕەمەزانەش دیارە ئەو پرۆژانی کە ئێمە ڕامان گەیاندە بوو زۆر بە زیادەوە لەخوا بە زیابێ جێبەجێ کرا خۆی گەورە پاداشی خێرخوازان باتەوە چەندین پرۆژەمان هەبوو بۆ هەموو پرۆژەکان خێرخوازان هاتوون بەدەمەوە ئەوەش لە یاد نەکەین کە ئێمە نووسینگەمان هەیە لە بەریتانیا لە بەریتانیا لە 35 شارە ئێمە نووسینگەمان هەیە ئەوانی جێدەستیان دیارە و زۆر ماندوو ئەبن بە پرۆژەکانی ئێمەوە بۆیە پرۆژەکانی ئمە الحەمدولیلا زۆر سەرکەوتوانە ئەوەی کە دامان نابوو بە زیادەوە جێبەجێ کرا. شێخ پرۆژەکانتان چی و چینیانیەوە لە دەستگای بەخشینە ئەو خەسخانەکە ئەوە دیارە کەچی بەڵام شتەکانی تێتان چییە؟ مانگی ڕەمەزان تایبەتی دیارە بە شێوەیەکی گشتی ئێمە چەند سێکتەرێکمان هەیە لە دەستگای خێرخوازی بەخشینە بەشێکیان سلکی تەندروستیە کە پێکاتۆ لە نەخۆشخانەیەک و 5 کۆمەڵگا لە شار و شارۆچکە کۆمەڵگاکان لە کەرکووک کۆمەڵگەمان هەیە لە چەمچەماڵ هەمانە لە ڕانیە هەمانە لە کەلار هەمانە لە هەڵەبجە هەمانە و بەم زوانەش لە گەڕێکی ڕاپەڕینی شاری سلێمانی لە مانگی 12 ئەم ساڵە کۆمەڵگەیەکی کەمان کردەوە لە شاری پێنجۆنی ئازیز دەرمانخانە و تاقیگەمان هەیە لە شاری کەفری کلینیکمان هەیە بەو شێوازە لە زۆر شوێنی کوردستانە سلکی تەندروستیەکەمان بڵاو بۆتەوە بەشیشکەی لە سلکیشکە لە ئیش و کارەکانی ئمە بێباوکانە کە لەخوا بە زیاد بێ لە ئێستاە مانگانە دیارە لە سەرەتای ساڵ ئمە پیاداچوونەوەکەی نەگینە کۆتا داتا کە لە مانگی 12 ساڵی ڕابردووە هەمان بوو 1247 منداڵ بەردەوام مانگانە موچەیان وەرگرتووە بەدەر لەوەی کەوانی پەروەردەییان بۆ دانراوە بەدەر لەوەی کە لە مناسبە جۆرا و جۆرەکانە لە بۆنە جۆرا و جۆرەکانە هاوکاری ئەکرێن
لە کاتیکردنەوەی قوتابخانە جلوبەرگ و قیرتاسیان بۆ داوینەکرێت لە زستانە نەوتیان بۆ داوینەکرێت لە کاتی جەژنەکانە جلوبەرگیان بۆ داوینەکرێت ئەمەش بەشیشکەی لە ئیشەکانی ئێمە بەشیشکە لە ئیشەکانی ئێمە سەرپێخستنی ئەو کەسانەیە کە دەستی کاریان هەیە ئەیانەوێ ئیش بکەن ئێمە هەندێک لەو بەڕێزانە ئۆتۆمبیلی تەکسیمان بۆ کڕیون هەیانە ماتۆڕی سێتایی باریان بۆ ئەکڕین هەیانە مەکینەیان بۆ ئەکڕین مەکینەی خەیاتی ئەو مەزیاتر بۆ سەرپەرشتیاری بێباوکانە ئەمە لە بەشێکی کە بەشێکی تری ئەمە هاوکاری و بەدەمۆچوونی کەسانی نەخۆشە ئیتر نەخۆشی شێرپەنجە درێژخایەن گورچی لە ئەمە ساڵانە و لە بۆ نەجیاوازەکانە ئێمە بەسەریانەکەینەوە لە ساڵی 2023دا بە پلانێکی تۆکمە بەشێکی ترماندایەنە کە بەشی پەیوەندیەکانی دەرەوەیە ئەوەی کە جێی دڵخۆشیە لە ئێستا ئێمە لە مانگی ڕەمەزانە جگەل لە کوردستانی خۆمان و جگەل لە کەرتی غەزەش کە بەردەوام پرۆژەمان هەیە لە دە وڵاتی تر ئێمە پرۆژە چالاکیمان هەیە تایبەت بە مانگی ڕەمەزان پرۆژەکانی ئێمە لە مانگی ڕەمەزانە تاوان دابش بۆ بە سێ بەشەوە بەشێکی بۆ کوردستانە بەشێکی بۆ غەزەیە بەشێکی بۆ ئەو وڵاتانی ترە کە زۆرینەیان ئەفریقین و ئاسیاییشی تایە پرۆژەمان هەیە لە سەبەتەی خۆراک لە بەربانکردنەوە لە خواردنی پارچە و ئامادەکردن لە جلوبەرگ بۆ منداڵ ئیتر منداڵی بێباوکو و منداڵی هەژار بە جۆرەکانەوە لە ئەفریقای بیر هەڵکەندنمان هەیە قوربانی لە مانگی قوربانە لە ئەفریقا هەمان بوو لە غەزەش هەمان بوو بەس بابەتەکە تایبەت بە مانگی ڕەمەزان کە من عرستانەکەم لە ئێستاە مزگەوتێکمان دروست کرد لە وڵاتی نەیجیریا ئێستا لەم ڕەمەزانە بە هاوکاری خێرخوازان ئێمە مزگەوتی دووەممان دەست پێ کردەوە مزگەوتی سێمیش هەر لە نەیجیریا و بەتەماین بڕۆین بۆ وڵاتەکانی تری ئەفریقاش لە ئێستاە نەیجیریا زیاتر دێن بەدەمەوە حکوومەتەکە لە ڕووی مۆڵەت پێدانەوە بۆ دروستکردنی مزگە و باشتر دێبەدەمەوە بۆیە زیاتر تەرکیزەکە لەسەر ئەوەیە ئێمە الحەمدولله لەم ڕەمەزانە بیری زۆرمان هەڵکەندووە یعنی لە وڵاتی چاد یەکێک لە گوندەکان هانایان بۆ هێنانوتیان ئەبێ لەم ڕەمەزانە و بە زمانی بە ڕۆژۆ چەند کیلۆمەتر بڕۆین بۆی کە سوراخی ئاو بێنین ڕۆژوو پێ بشکێنین ئێمە بە هاوکاری خێرخوازان توانیمان بیریان بۆ هەڵبکەنین هەر لە وڵاتی نەیجیریا بیرێکمان هەڵکەن ئەو کەسێک کە سەرپەرشیە کردوایی بۆی گێڕاینەوەتی پیاوێکی بەتەمەن هاتووە زۆر بە کۆڵەگریاوت و مەماوی گیان خێر بۆچی ئەگری وتبووی وەڵی دەدانە ساڵە داوا لە حکوومەتەکەین بیرێکمان بۆ هەڵکەن دەدانە ساڵە وایترێمە الحەمدولله بە هاوکاری خێرخوازان توانیمان ئاوەدانی بخینە ئەو شوێنانەوە قورئان دابەشەکەین و ئاژەڵیان بۆ سەرەبڕین ینی بیهێنە بەر چاوی خۆتان کە ڤیدۆکان بە ئێمە گاتەوە علاگەیە گۆشتە بن بۆ ئەو ماڵە لە خۆشیە قاچیان لە عرض ینی باسەکەن هەیەە ئەڵێ بە ساڵ دێتەوە بەسەریا گۆشت نابینێ نەگنایخوا هەر نایبینێ ئێمە الحەمدولله توانیمانە ئەگەر کەمیش بێ ئاوڕێکیان لێبینەوە و لە ئاسیای شابڕاستی ئەمە توانیمان ئەمساڵ بۆ یەکەم جار لە وڵاتی کەمبۆدیا و قیرغزستان چالاکیمان هەبێ کەمبۆدیا دیارە وڵاتێک شیوعیت باڵی هەبوو بەسەریا و لە ڕووی دینداریەوە لاواز کراون بەڵام ئەمە الحەمدولله دەستی خێری خێرخوازانمان گەیانە ئەو وڵاتەش لەم ڕەمەزانە. کاک محەممەد میکانیزمی دابشکردنی ئەو خێرانی ئەو کە خێرخوازان پێشکەش بە ئێوە دەکەن چۆنیە چۆن ئەیگەینە و کەسانی ئەو خێزانانی کە مستەحقن بۆی کە ئەم ڕەپاریا خودت ئەم هاوکاریان پێشکەش بکرێ. ئێمە لە کوردستانە 35 نووسینگە و نوێنەرایەتیمان هەیە لە شار و شارۆچکەکانە بڵاو بوونەتەوە ئەم نووسینگانە ئەرکیان ئەوەیە کە هەژار ئەچێتە لایەن فۆرمی بۆ پڕەکەنەوە فۆرمێکی سەرەتایی هەیە لە نووسینگەی خۆشمان لە سلێمانی نووسینگەی سەرەکی هەر لە پرزگا فۆرممان هەیە ئۆفیسی هەولێریشمان هەیە بە هەمان شێوە کە ئەم فۆرمە پڕەکرێتەوە لێمە لیژنەمان هەیە بە دوای ئەم بابەتاچن ئەم کەیسە ئەم کەسە کە پڕی کردوتەوە ئەچنە ماڵی لە خۆی ئەپرسن لە دەرو دراوسێ ئەپرسن لە جاریواایەچن لە خاوەنی مۆلیدەی گەڕەکە پرسن کە ڕەنگە ئیطلاع هەبێت لە مختاری گەڕەکە پرسن حاڵەتی ئەم کەسە چۆنە
بەتەواتی مستحق بۆی کە چونکە ئەمەی ئێمە بەڕاستی ئێمە دەستێکی ئەمینین ئەمە هی بەخشین نییە هی گیرفانی ئێمە نیە خێرخواز دێ بە ئەمانەتەوە بە دای ئەنێ یعنی جاری وایە خێرخوازەکە ئەوەندە شتی بینیوە کە ناڕاستە دێت مەرجی زۆر قرس دانێ بۆ ئێمە ئەما بێ ئاوا بێ ئەبێ بە گوێرەی مەرجی خێرخوازەکە ئێمەش بیگەێنین بەشێکی زەکاتە بە دڵنیایەوە کابرای خێرخوازکەدایانی ئیتر لە قیامەتەوە بەرپرسنی ئێمە بەرپرسین بۆیە بێ ئێمە بە دوواداچوونی تەواوەتی بکەین بەڕاستی بۆی ئەو گوناحەش نەیەتە ئەستۆی ئێمە بۆیە وردەکاریەکەین ئێمە لە بە دوواداچوونەکەیە کاتێک کە لیژنە بۆ دەرکەوت کە ئەم کەسە شایەنە دیارە ئێمە دوو جۆر هاوکاریمانەیە جۆرێکیان بەرنامە ئەەکەین بەرنامەی بۆ ئەوکەین ئەم کەسە خانوویەکیوێ ئەم کەسە نەخۆشیێکی هەیە بیبێتە دەرەوە یا هەرێکێک لەو بابەتانە ئەمە بەرنمەیەکی بۆ ئەوکەین و خەڵک خێرخوازانی بین و هاوکاری بۆین جۆرێکی تریان خێرخوازەکاڵێ ناوی هەژارەکەم بنێ خۆم ئەچمە ماڵەوە بە تایبەتیمە لە ڕەمەزانە لەو بابەتەمان زۆرە ناوی بۆ ڕیزەکەین دوایەوەی کێمە بە دوواداچوونمان کردو بۆ ناوەکان ناو نیشانە دەینە دەست خێرخوازەکەی تر خێرخوازەکە خۆی ئەچێتە ماڵە و هاوکاریانەکە هاوکارێکەش جیاوازە جاری وایە خێرخوازەکە ئەبینێمە حاڵیان تۆزێ باشترە کەمتر هاوکاریەکە کە ئەبینە حاڵیان خراپترە زیاتر هاوکاریەکە بۆ شێوازەی هاوکاری ئێمە کاشێک زیاتر بڕین دەستگای بەخشین ئێستا ماشڵە فرعتان زۆر زۆرە و شوێنتان زۆر زۆرە و ئەو ئەقدەمیەتەکە ئەیەن بە کەسێک حتا بازی ناوچە هەیە لەوەچێ زۆر قرسیانی بەڕاستی دەسی پێ بکات بەتایبەتی سە ئەوەی چاوی دنیای لەسرە و مسلمانانی لەسرە غەزەیە ئێو چۆن هاوکاریە گەیان لە غەزەیانی ئایا قرس نییە گەیاندنی بەناو شاری غەزە بەناو ئەو وڵاتە کە شەڕ و ئاژاویتیایە هەڵبەت ئێمە ئەو ماوەی ساڵ و نیوە کار لە سەرەتای شەڕەکەەوە هاوکاریەکان ئەگەیەنین سەبارەت بە گەیاندنی هاوکاریەکان ئاسان نییە وەک وڵاتانی تر بەڵام مستەحیلیش نییە هەندێک کەس لێرە و لەوێ گومان بڵاوەکەنەوە کە ئەم هاوکاریانە ناگا بەڵام ئێمە بەڕاستی ئامادەنین قیامەتی خۆمان بۆ کەس ئاگرین بکەین بە دڵنیایەوە هەر هاوکاریەک بە ئێماگا بەو شێوازەی کە خێرخوازەکە ئێوێ ئێمە ئەیگەێنین تەنانەت لە پێش ڕەمەزانە خێرخوازێک هات بۆ لای ئێمە وتی من ئەمەوێ خەستەخانەیە دروستکەم لە کەرتی غەزە ئێمە پێمان و بۆ دروست ناکەین وتی ئەخندەی من دروستیەکەم و خۆ پارەکە من نەیدەم و وتمان بەڕێزم ئێستا غەزە لە شەڕایە ئێمە دوو خەستەخانەمان دروست کردو لە غەزە ئەم دوو خەستەخانەیە ڕووخاوە ئێستا بەڕێزی بە قەسفی جوولەکە ڕووخاندوێتی ئێستا بەڕێز خەستەخانەیەکی تر دروستەکەی دوای هەفتەیە ئەی ڕوخێننەوە ئەم پارەی کە لە خەستەخانەکە سەرفەکەی ئێمە بیدەین بە خواردن و جلوبەرگ بۆ ئەو خەڵکە لێ قەومەوە باشترە بۆیە ئێمە بەڕاستی بە ئەمانەتەوە بابەتەکە ئەگەین ئەگەر خێرخوازەکە خۆشی نەزانێت چۆنە ئێمە بەرچاوڕوونی ئەەکەین ئێمە دیارە لە ڕێ حواڵەوە حواڵە هەیە کە پارە حواڵەکەین بۆ ناوکەرتی غەزە لە ناوکەرتی غەزە شت هەیە خواردن و جلوبەرگ و پێداویستیەکانی ژیان هەیە چونکە لە هەموو کات و شوێنێکە قاچاقچێتی هەرە بۆ بە قاچاق شت ئەبرێتە دەرەوە ئەبرێتە ناو کەرتی غەزەوە بەڵام بابەتەکە ئەوەیە چونکە بە قاچاقەچێ نرخەکەی گرانە یعنی جلێک ئێمە جەژنە بۆ ئەم ڕەمەزانە بۆ جەژن هەڵبەت جلوبەرگی زۆرێک لەو مناڵانەمان دابین کرد الحەمدولله ئایان و ئەم جلەی کە ئێستا ئێمە ئیکڕین تقریبان لە 45 بۆ 60 دلار وەختی خۆی بە $10 بووە یعنی ئاوا 5 قات و 6 قات بابەتەکان زیادی کردووە کاتێک کە ئێمە پاریان بۆ حواڵەکەین لە ناوخۆیان هەیە دیارە ئێمە ڕێکخراو هەیە لە ناوخۆیان کە هاوکارمانن ئێمە پارەکان نایدەینە دەست کەس و ئێمە کاری سیاسیش ناکەین بەڕاستی ئێمە لایەنە مرۆیەکە زیاتر ڕەچاوەکەین خەڵکی سڤیل و لێ قەوما و ئەینێرین بۆ ئەو ڕێکخراوانەی کە ئێمە متمانەیەکمان لە بەینا دروست بوو و گرێبەست کە هەیە لە بینمانە حواڵەیەکەین لەوێ ئەوانیش کەل و پەلەکانە کڕن حتا آخر چالاکی ئێمە دوێنێ ئەومان دابشکرد لە منتیقەیەک لە بەشی باکوورەکە پێوترێ حەی زەیتون گەڕێکی زەیتون لەوێ لە کاتی دابشکردنی ئاوەکە تۆباران کرا و خەڵکەکە هەمووی ڕای کردبوو لەو کاتە کە ئاودا بەشەکرێ دوێنێ کە 26 ڕەمەزانە کۆتا پرۆژەمان ئەوە بوو ئەمڕۆژ ئینشاءڵڵا هەر هاوکاری دارایی دابەشەکەین لە کەرتی غەزەیە محەممەد دۆخ و گوزەرانی خەڵکی
خۆمان چۆنی و تاویتر ڕەمەزانەوە حتمما لە نزیکەوە ئاگاداریان منداڵانی بێباو یاخود تا چەند دڵخۆشن بۆ هاوکارانی کە ئێوە پێشکەشیان دەکەن لەم دۆخی ئێستادا کە لە هەرێمی کوردستانە دەگوزارێت. دیارە دۆخی ئێستا دۆخێکی ناڕەحەتە، دۆخێکی زۆر نالەبارە و ئێمە بەڕاستی تەرکیزی سەرەکیشمان جەختکردنەوەی سەرەکیشمان لەسەر ناوخۆیە، یعنی ئەو چالاکیانەی کە لە دەرەوەیکەین یەک لەسەر چواری چالاکیەکانی ناوخۆش نییە، چونکە ئێمە باوەڕمان وایە خەڵکی ناوخۆ پێویستی بە هاوکاری زیاترە و ئێمە لەگەڵ چەندین ڕێکخراوی دەرەوە هەماهنگ و هاوکاریمان هەیە کە هاوکاریەکان لە دەرەوە بێنینەناوە و ئەم ڕەمەزانە بە سوپاسەوە هەندێک دەرمانمان بۆ نەخۆشانی شێرپەنجە هێناوە لە ڕێکخراوەکانی دەرەوە و سەبەتەی خۆراکمان هێناوە بەربانکردنەوەمان هێناوە. خەڵک دۆخی خراپە بەهۆی بێموچەی و بێباکی حکوومەتەوە، خەڵکی ئێمە دۆخی زۆر خراپە بەڕاستی، حتا کەسانێک هەبوون پێشتر ئێمە چوین زەکات و خێر و خێراتمان لێوەرگرتووە، ئەمساڵ خۆی هاتوتەوە کە هاوکاری بکەین بەهۆی نالەباری دۆخەکەەوە دیارەکە موچە نادرێ بازاڕیش ئەکەوێ. ئەمە کاری کردوتە سەر ئەو کەسانەشی کە خێرخوازن وەک پێویست ناتوانن خێرخوازی بکەن، بەشێک لەو خێرخوازە بە ڕێزانە کە ساڵانی تر هاوکاری ئێمەیان کردو ئەمساڵ کە چوینەتەوە بۆ لایەن بە ڕاشکاوی و تویانە ئەوەی کە لە دەور و پشتی خۆمانە کارمەندانی حکومی هەر بەشی ئەوە ناوان هەیە ناتوانین زیاد نییە کە بەشی دەستگای خێرخوازی بەخشین بین، بۆیە دۆخەکە زۆر خراپە، بەڵام ئەلحەمدولیلا ئێمە هەم لە دەرەوە هەم لە خێرخوازانی ناوخۆش توانیمانە کەم تا زۆر بە دەیان هزار کەس لە ناو خۆی کوردستانە سوپاس بۆخوا هاوکاری بکەین لەم دۆخەیە. شێخەگەر شتێکتان وا بێت وازمان کەمەوە ڕێنماییەک بن بە خەڵکی دەربارەی هاتوچۆکردنی بەخشین یا چۆن خێرەکانیان بێنن بۆ بەخشین پێ بگەێنن. دیارە خێرخوازان ئێمە سوپاسیانەکەین بەردەوام هاتوون بەدەمەوە، بەڵام ئەو خێرخوازانی تریشکە ئەیانەوە هاوکاریەکان بە ئەمانەتەوە بگەێنن ئێمە بەڕاستی لێکۆڵینەوەی زۆرور دەکەین دەربارەی ئەو کەسەی کە شایستەیە بە خێر و خێراتەکە. ئێمە نووسینگەمان هەیە لە زۆربەی شار و شارۆچکەکان وەک عەرزمکردن لە 35 شار و شارۆچکە ئێمە نووسینگە و نوێنەرایەتیمان هەیە و لە شاری سلێمانیە لە ناوبازار ئێمە نووسینگەمان هەیە، لە گەڕێکی کازیوە نووسینگەمان هەیە، پاشان ئەتوانن لە ڕێی FIB-ەوە لە ڕێی فاستپێەوە ئەو کەسە ئەو بەڕێزانشی کە ناتوانن بێن بۆ ئێرە هەر بابەتێک کە بەدەست ئێماگە بە دڵنیاییەوە ئێمە بە ئەمانەتەوە ئیگەینە دەست ئەو کەسانەی کە شایستەی ئەو بابەتەن و سوپاسیش بۆ خێرخوازانی ناوخۆ دەریشەوە کە هەر هاتوون بە دەممانەوە و پرۆژەکانی ئێمە بەڕاستی بەو شێوازە بەردەوام بووە. گەشتان ساغ پرسی ڕاگەانی دەستگای خێرخوازی بەخشین ئەم تۆری لەگەڵمانە و سپاس بۆم دەرفەتە بێمەند بەخشی. زۆر سپاس بەخێر بێت. لەگەڵ بێخ. باشگیان تۆ ئامادە بۆ دوعاکەم جچمنای شێف انشاءالله نەگۆڕینە ئەمڕۆ تۆ دوعاڵە بەزەوە لە خۆ جوانە ماشەڵڵا. شێفتی ئەسڵای خوا لە خێر بیتەوە باشی تمسی باشم سلامەت بیاڕەبی جوانە بەدڵدا ئادەساوە خۆش بێ لازمێکی وای ڕشتم لێک بۆ تۆ چاکیکەم هەموو شتەکان ئامادە کرد ئامادێتەوە مەراقم کردو من تامی ئەوش لێ بکەم نازم تاسکەبابی حیاتە ساغ تاسکەبابەکە ئامادێ و برنجەکەمان ئامادێ و بکەیتەوە بەسەر چاو بەڵێ تاسکەبابی بە گۆشت و بە دوو گەکرێ باشە توانی یەکی شانتیەکە توانی هەردوو شانتیەکەی بەپێی توانای ئەو کەسانی کە خۆی بەکارێنێ پیاز و دووگەکە و سیری و ئەشوانی سیری تێنەکەی باشە زیرە و دەرچینی ئەبێ لەگەڵە سووریکەیتەوە زۆر بە جوانی جاگە پیازەکە مۆر بۆ خۆشتر و جوانتری شەڕەنگی جا دۆشاوی تێکی لەگەڵە ئەم ڕەنگە دەرەچێت بەڵێ زۆر جوان دەرەچێت تامیشی خۆشە لیمە بەسڕاشی تێکی لەگەڵ دۆشاوەکە سووریکەیتەوە بەڵێ بەڵێ بێ سووریکەیتەوە برنجەکەشمان کە دۆنفیسیە وەڕاستی ئەویش برنجێکی جوانە ئەمڕۆ برنجێکی خڕە و ڕازاندومانێتەوە بە سێ و بە شلیک و سێ و خێر ئەوە ڕازاندومان تۆ شتێکی شتی هەبکاتەوە ئەوی شەربێتە بەڵێ
هەندێک لە شەربەتەکان بۆی خەسار نەبێت جنیمەتۆ کردمەوە دوایژە خورێت. خۆش زەڵاتەکە و چۆن چۆنیە بڵان زەڵاتەکەمان زەڵاتی خێر و پەنیر و ئەوە تەماتەی و ئەو پەنیرە سوێرە ئەم پەنیر تایبەتی زەڵاتەیە تایبەت بە زەڵاتی سوێرە جاوە 6 نوعی هەیە کە سوێر بێتەوە شتەکانی خوێی کەم بێتەوە بەڵێ بەڵام بە میوە ڕازانمەوە بە کاهوە ڕازانمەوە لەگەڕ و بە هەنارە کراوە بەسەرێ و جاترە و ئۆریگانە و ئەمانی پێوەیە تامێکی خۆشیاتێ و نعناشی تایە ئەوش نعناکەمان وتە باش خەسار نەبێت دەگەڵ خواردنەکانە زۆر جوانە خوێ چاو خۆش منیژات لێرەوە کۆتایی بە بەرنامەکە بێنم بەڵێ ئازان و خۆشەویستانمان بەم شازاتن و کۆتایی بەرنامی گوڵستان تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێری نەخۆی گەورە دەپارڕینەوە کە تاعەت و ڕۆژی هەمولایەکان بێت ئینشاءالله ساتە کۆتایانی مانگی پیرۆزی ڕەمەزان بە عیبادەت و بە پەرستش بەڕێ بکەین و ئەم کاتانە بە فیڕۆ نەدەین و گرنگترین عیبادەتەکان ئەنجام دەین تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین دەچین لای دوعاکانی کاک شێخ بیسەر و بینەری بەشێک لە دوعاکانیە بین خواتان لەگەڵ بێت. ئەستا خۆش بکەوتان یار بۆ ئەوەی ئازوو خۆشەویست. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم ثبت قلوبنا على دينك اللهم ثبت قلوبنا على دينك اللهم ثبت قلوبنا على دينك يا ربي خوايجان ئێمە گەیشتونتە کۆتا ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان و کۆتا شەوەکان و کۆتا دابەزینەکانی فریشتەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە دوعاکانمان گیرا بکە وەرمان بگرە و عەفومان کە و لێمان خۆش بە زیاتر هیدایەتمان بە ئەم شەوانەی ماومانە یا ڕەب عیبادەت و قورئان و زیکری تۆی تیا فرامۆش نەکەین لە ڕۆژەکانی جەژنە سەرکەوتومان کە بەسەر نەفسی ئەممارە بیسوئی خۆمانە ئەو نەفسەی کە هەئنمانەدا بۆ گوناه یا ڕەبی خۆی گیان دای مرکێنە نەفسی لەوامە و نەفسی مطمئینەمان تیا زیندوو ڕابگرە یا ڕەب هیدایەتمان بە ئەو ڕۆژ و ساڵ و مانگانی ماومانە لە تەمەن یا ڕەب بە عاقبەت خێری ببینە سەر بەکردەوەی باش بە دامەزراوی و بە ئیخلاص و بۆ خوابوون و ساڵحبوونێکی باش و ڕاست نیەتمان ساخکەرەوە بۆ خۆت دڵمان پاککەرەوە بۆ خۆت یا ڕەب نیەتەکانمان دامەزراو بکە کۆت و بندەکانی شەیتانەکان لەسەرمان هەڵمەگرە یا ڕەب شەیتانەکان بە تەواوی دوور خەرەوە لێمان دوای مانگی ڕەمەزان جارێکی تر زەفەرمان پێ نەبنەوە جارێکی تر ڕێگەی کۆڵان و ماڵ و دڵ و ژیانمان نەدۆزنەوە جارێکی تر هاتوچۆی ناو خوێن و ئەندامەکانی جەستەمان نەکەنەوە یا ڕەب ئەو خوشکبرانی لە دەرەوەی وڵات لە ڕۆژهەڵات و لە ڕۆژاوا و لە هەر شوێنێکی ئەم کوردستانە خۆشەویستەیە هەردوو و پارانەوەیکیان هەیە یا ڕەب ئەوانەی کە گوێ لەم بەرنامەی ئێماگرن لە شارە خۆشەویستەکانی کوردستانی عێراقا یا ڕەب العالەمین لە تەواوی جیهان و لە تەواوی ئەو شوێنانەی کە لەگەڵ ئەم دوعانەی ئێمەیە بەشداری یەکەن دوعاکانیان گیرا بکە وەریان بگرە و قبوڵیان بکە و مناڵەکانیان ساڵح بکە تەمەند درێژیان بکە لەسەر خێر یا ڕەب العالەمین شیفای نەخۆشەکان بدە ئیلاه العالەمین قەرزی قەرزارەکان بدەرەوە یا ڕەب العالەمین فریای داما و محتاجەکان بکەوە ئیلاه العالەمین یا ڕەبی خواییان ئەوانەی پێویستیان بە عیلاج و چارەسەرە یا ڕەبی بۆیان دابین بکە شیفایان بۆ بنێرە سەبریان پێ ببەخشە ئەوانەی مناڵیان نیە مناڵی ساڵحیان پێ ببەخشە یا ڕەب ئەوانەی هاوسەری باشیان نییە هاوسەری باشیان پێ ببەخشە ئیلاه العالەمین ئەوانەی هاوسەرەکانیان خراپن یا ئەرحەمە الراحیمین ئیسلاحی حاڵیان بکە
یا ڕەبی خوای ئەوانەی گیرۆدن بە کێشەی خێزانیەوە کێشەکانیان مەهێڵە ئەوانەی کێشەی دەرونی و نەخۆشی دەرونیان هەیە شیفایان بۆ بنێرە لە هەموو محتاجیەکانمان یا ڕەبی دەفعی بکە یا ئیلاهە العالەمین لە مردوەکانمان خۆش بە لە دایک و باوکمان خۆش بە لە کەس و کار و باو باپیرانمان خۆش بە یا ڕەبی خوای ئەوانەی محتاجی دوعای خێرن و لە بەرزەخن ئیلاهە العالەمین خۆت فریایان کەوە یا ڕەب یا ڕەب یا ڕەب یا رب العالمین بەم تەنگی مەغریبەی ڕۆژی 27 ڕەمەزان لێتەپاڕینەوە دوعاکانمان گیرا بکە وەرمان بگرە و قبوڵمان بکە دوعای سەرجەم ئازیز و خۆشەویستەکان وەربگرە و قبوڵی بکە یا ربی خوای ئێمە محتاجی ڕەحمەتی بەرفراوانی تۆین حەممان پێ بکە عەفومان کە لێمان خۆش بە ئیستیقامەتمان پێ ببەخشە دامەزراییمان پێ ببەخشە سەبرمان پێ ببەخشە یا ربی سەبرمان پێ ببەخشە تەمەنێکی پڕبەرەکەتمان پێ ببەخشە ئیلاهە العالەمین یا ربی خوای گیان هیچ نشوستی و داماوی و محتاجیەک لە دنیا و لە قیامەتە نەهێنی بەسەرمانە یا رب العالمین محتاجی نامەردمان مەکە یا کەریم یا الله لە دنیا و قیامەتە فریاد ڕست بە بۆمان ئیلاهە العالمین ئەغیثنا یا رب ئەغیثنا یا رب ئەغیثنا یا رب العالمین یا ئیلاهە العالمین سەرفرازمان کەو لەگەڵ ئەمرە ئاز و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام سەرفراز و سەرکەوتوی دنیا و قیامەتیان کە هەر موسڵمانێن لە هەر پارچەیەکی ئەم سەر ئەرزەیە داماوە یا رب هەر ئینسانی گیرۆدەیە بەدەست هەر زوڵم و ستەمێکەوە یا رب بە تایبەتی ئەهلی غەزە ئەهلی یەمەن هەر موسڵمانێن لە هەر شوێنێکی تری ئەم سەر ئەرزەیە گیرۆدەیە بەدەستی زاڵم و ستەمکار و جوولەکە یا رب العالمین فریایان کە و ڕزگاریان کە و لە مەینەتی و ناڕەحەتی و عەزاب و شەڕ و فیتنە بیان پارێزە وڵاتەکەمان و ناوچەکەمان لە شەڕێکی دەستە و یەخە ڕزگار بکە یا رب دوژمنانی ئەم دینە نابود بکە ئیلاهە العالمین سەرگەردانیان بکە و مەشغوڵیان کە بە خۆیانەوە یا کەریم و یا الله تەوفیقمان بۆ هیدایەتمان بە دوعاکانمان گیرا بکە دوای مانگی ڕەمەزان لەسەر عیبادەت و لەسەر شەوق و لەسەر دوعا و پارانەوە و زیکر و قورئان خوێندن دەواممان کە تا ئەو ڕۆژەیە گەڕێینەوە بۆ لای تۆ بەرزەخ و لەسەر پردی سرات و لە ڕۆژە تەنگەکانی قیامەتا فریامان کەوە ئەم دوعانەیەم ئێوارەمان بۆ تەنگەلانیەکانی قەبر و بۆ ناڕەحەتیەکانی بەرزەخ و بۆ سەغڵەتیەکانی سەر پردی سرات و بۆ مەینەتیەکانی ڕۆژی مەحشەر و بۆ شەرمەزاری بەردەم قاپی تۆ یا رب العالمین لە بەردەم کێشانە و پێوانەی کردەوە نابوتەکانی خۆمانە یا ربی سەرفرازمان کە و سەر شۆڕمان مەکە عیزەتمان پێ ببەخشە و دامان پۆشە و ستری گوناهەکانمان بکە ئیلاهە العالمین اللهم آمین 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.